بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر جێگەیەکەن سڵاوی خۆم و هاوکارم کارزانتان لێبێت زۆر سپاس بۆ هاوکارانمان دانا محەممەد و جەلال محەممەد کە کاتژمێر و نیوێک لە ئەم ڕووماڵەیە لەگەڵمان بوون ئێمە دوا بە دوای ئەوان کاتژمێر و نیوێکی تر لەگەڵتانە بین بەو هیوای کە بینەرمان بن ئێمەش کۆمەڵێک بابەت و تەوەر و میوانمان بە بۆنەی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام دەبێت لێرەوە ئەمەوێت دوجارە ئێمە تۆ بامس پیرۆزبایەکە بگەێنم کارزان دوای عیدی خۆت یەکەم باش لێرەوە مێ بڵم پیرۆزبایی هەیە بۆ گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دوجار لە خۆمان بۆ هیوای 12 ساڵ کارکردنی کەناڵی ئاسمانی پەیام توانی بێتمان میوانێکی ڕوخسۆک بین تەواوی ئەو زانیاری و وێنانەی گەیاندومانە بە ماڵەکانتان بە بینەرەکانمان بە بیسەرەکانمان تەواوی ڕازگۆیی و بوێری پێوە دیار بوو بێ لە هەڵسەنگاندنەکانتان بۆ تەواوی ئەو شتانی لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوەدا دەبەزێت توانی بێتمان حەقی ئیعلامی و سەحەفی و ڕۆژنامەنووسی خۆیمان پێدا بن کارزان دوجار فەرموون یعنی تۆ کیفایەتە تەواو بەسە سڵاوی خۆی گەورەتان لێبێ عزیزانم لەلایەن منیشەوە جارێکی دیکە هەرچەند لە گەشتەکانی پێشتری هەواڵ چەند جارێک پیرۆزبایی تەوابوونی 12 ساڵی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامم کردو و جارێکی دیکە و دەجاری دیکە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام لە ئێوە و لە سەرجەم بینەران و میدیاکارانی تۆڕی میدیایی کۆمەڵ پیرۆز بێت هیوادارین کە ساڵەکانی ئایندە ساڵانێک بن کە تۆڕی میدیایی کۆمەڵ زیاتر ئەکادیمیانەتر و زانستیانەتر ڕووماڵی ڕوودا و حەدەسەکانی ڕۆژ بکات و هەنگاوی زیاتر بەرەو پێش بڕوا جارێکی دیکە سڵاوتان لێبێت و پیرۆزباییتان لێ دەکەین لەگەڵ هاوکارم ماوەسا سالار تەمان من 5 ساڵە لێرە وابووە 5 ساڵ ساڵەکان وەکو مانگەکانیان لێهاتوە سالار ڕاستە بەتاکی بیرمە ئەو کاتێک کە وەرگیرای پێ خۆشحاڵ بووم هەڵبەت کە وەرگیرای گەنجێکی ڕۆحسوو سپاس دەکەم ئەو کات گەنجتر بووی لە ئێستا کارزان توان ناو تاقێکی باشتە و بە وزێکی باشەوە هاتی بیرمە کاک حاجی وتی سالار حەزەکەم مانگێک لە گەشتەکانی توە بیرتە هەروە کاک عەباسیش باماشەوە کە لە گەشتەکانی توە لەگەڵ یەکابن هاوکارێکی کارزان گەنجێکی ڕوحسووکە کە ئەو تاقە و توانە ئیعلامی کە لەسەر لە ڕادیۆ هەتبوو دوجار بیگوازینەوە بۆ ێنە سواز بۆ خوا لەمایەوە مانگەیە توانیت من دەرکەوتنی من تەبان لەگەڵ ماوەسا سالار بوو یەکەم جار لە گەشتی سعات 8 شەو بوو ئەوەی کە لە میدیادا لە ئیعلامدا پێی دەوترێت گۆڵدن تایم بۆیە لێرەوە جارێکی دیکە بیری خۆم و سەرجەم ڕۆژنامەوانان و کارمەندان بیر دەخەمەوە کە بەڕاستی هەر تاقەیەکی مرۆیی ئیعلامیان هەیە زیاتر لە گەشتی هەواڵەکانی ساعت 8 کەن چکە لە ئیعلامدا گۆڵدن تایم پێ دواتە کاتی زێڕین ئەو کاتی کە زۆرینەی خەڵک ئیشەکانی ڕۆژانان بەلا ناوەوە متابعی میدیا دەکەن بەڵام لەو 5 ساڵەدا خۆشحاڵ بووم ماوەسا سالار تەمان لەگە زەرانتان طبعاً پێتەوە دیارە خۆشحاڵ بووین باچینە سەر بڕگە بابەتەکانی ئێمەوەی کە هاوکارانمان بەجێ هێشت بۆ ئێمە بابزانم راپۆرتێکی لەسەر خوشکان خوشکان وەکو یەکێک لە ئۆرگانەکانی تری کۆمەڵی ئیسلامی کوردستان دەیانەوێت پەیامی خۆیان بە بۆنەی 12 ساڵ کارکردنی کەناڵی ئاسمانی پەیام هەم پیرۆزبایی هەم پەیامی خۆیان هەم بۆ چوون و تێڕوانینی خۆیان بۆ کارکردنی کەناڵی ئاسمانی پەیام دەربڕن پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین باش ئەمەوێ بە بۆنەی ساڵیادی کەناڵی پەیامەوە لێرەوە پیرۆزبایی لەسەر جەم مسڵمانان و تایبەت دەستخۆشیم بۆ کارمەندان و بەرپرسی کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستی نازانم ئەگەر هەرچی بڵێ هەرکەمە لەسەر بەرپرسی کەناڵ و لەسەر کارمەندانی لە دەستخۆشی بەڕاستی ئەگەر خۆی گەورە خۆی پاداشتیان بداتەوە لەبەرەوەی ماندوونە ناسانە شەو ڕۆژیان خسۆتە سەر یەک
بۆ بەرەو پێشچوونی کەناڵەکە ئەویش بەبێ بودجە و بەبێەوەی چاوەڕی یعنی هیچ بودجەیەکیان هەبێ و هیچ سەرچاوە هیچ معاشێک هەبێ ئەم کەناڵە لەبەر خاتری خۆ ئەم کارمەندانە ئیشی تیاکەن من داواکارم لێرەوە ئینشاءالله لە مسلمانانیش داواکارم لەوەی ئەگەر بیانەوێ ئەو کەناڵە بەردەوام بێ ئەگەر بیانەوێ کەناڵی پەیام درێژە پێدەری ئەمان چەند ساڵی ڕابردووشی بێ با هاوکاریان بکەن و با دەستگیرۆییان بکەن بۆ بەرەو پێشتون و برەودانی زیاتر بە کەناڵەکە ساڵیادی پێیان لە خۆمان و لە هەموو کارمەندانی کەناڵی پێیان پیرۆز بێ بە تایبەتی بەرپرسی کەناڵ خۆی گەورە ئەجر و پاداشتیان داتەوە بەڕاستی بەرنامەکانیان زۆر جوانن بەس پێشنیاریکم هەیە من کە بەرنامەی تایبەت بە ئافرەتانیشان هەبێ زیاتر تەنها شەیداخانە ئەگەر بکرێ بەرنامەیەکی تایبەتیش بۆ خوشکاندان بندرێ بۆنەی ساڵیادی کەناڵی ئاسمانی پێیامەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستی بەڕێوەبەر و یەکەیەکی کارمەندە بەڕێزەکان دەکەم خۆی گەورە لە شتاغ و تەندروست باشیان کە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم بەڕاستی مادونە ناسانە کاری خۆیان کردووە لەگەڵ ئەوەی ئەو هەموو نەهامەتی و ئەو هەموو قەیرانی دارایی بەسەرا هاتوو کە هەر بۆ خۆشی قەیرانی دارایی ضعیف بووە بەهۆی نەبوونی و قەیرانی داراییشە زیاتر وەزعی کەناڵی پێیام نارەبارترە بەڵام دەستخۆشی زۆریان لێ ئەەکەم بەڕاستی مادونە ناسانە کاریان کردو هیوادارم ئینشەڵڵا بەردەوام لەسەر کارەکانی وە گرنگی زیاتر بە هەموو بەرنامەکانیان بدەن ئینشەڵڵا لەمەوە دوای بەرنامەی باشتر و زیاتریش بێنارە وە گرنگی زیاتریش بە ئافرەتان بدرێ لە کەناڵی پێیام بەرنامەیەکی تایبەت هەبێ و داواشیان لێ یەکەم لێرەوە لە ساڵی داهاتووە ئینشەڵڵا کە پێشتر بڕیار وا بوو کەناڵێکی درامایش بکرێتەوە ئەوەش هەوڵی بۆ بدرێت و بخرێتە پرۆژەیەکیان هەبوو بخرێتە بواری جێبەجێکردن ئینشەڵڵا دووبارە پیرۆزبایان لێ یەکەم و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. پیرۆزبایی لە کەناڵی پەیامەکەم بە بۆنەی دەست بەکاربوونی وەکو یەکەم کەناڵی ئیسلامی کە یەکەم کەناڵی ئاسمانی بوو کە پەیام دەستی کرد دەست بەکار بوو زۆر پیرۆزبایان لە یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم بەرەو پێشتر بڕۆن هیوادارم زیاتر برەو بە کارەکانیان بن زۆر دەستخۆشی لە کارمەندان ئەەکەم کە بە مادەیەکی کەم بە هەوڵێکی زۆر کە کاری خۆیان جێبەجێ ئەەکەن زۆر پیرۆزباییان لێ یەکەم هیوادارم هەمویان سەرکەوتوو بن. پیرۆزبایی گەرمان هەیە لە کەناڵی ئاسمانی پێیام کەناڵی ئاسمانی پێیام تا کەناڵی ئیسلامی بوو کە توانی ئەدای خۆی بکە وەک کەناڵێکی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا کە پێش کەناڵی ئاسمانی پێیام کۆمەڵە کەناڵی تر هەبوون نەیان توانی ئەوە دای بکەن بیسەلمێنن کە میلەتی کورد میلەتێکی مسلمانە میلەتێکی ئیسلام دۆستە. ئەوەی پێشنیار بێ بۆ کەناڵی پێیام ڕاستەکەی کەناڵی پێیام فەراغێکی هونەری هەیە بە هیوای ئینشاڵڵا بتوانێت لە ساڵی داهاتوو ساڵانی داهاترە ئەو فەراغە هونەریە پڕ بکاتەوە. پیرۆزبایی کەناڵی ئاسمانی پێیام لە خۆم و لە گشت مسلمانانی جیانەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان هیوادارم بەردەوام بن ئینشاڵڵا سەرکەوتوو بن هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم ئینشاڵڵا لە کارەکانتانە بەردەوام بن شتی باش بکەن ئینشاڵڵا لەخوا بەزێ سپاس بخوای گەورە تا ئێستا باش بوون ئینشاڵڵا هیوادارم باشتر بن. بەنای خوای گەورە میرەبان پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم کارمەندای مادونە ناسەکانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین لە ساڵیادی دامەزراندنیە بەڕاستی کەناڵێکی هاوشەیە ئەمە زۆر پێویستە لەم سەردەمەی ئێستەیە بە هیوای پەرەپێدانی بەکارەکانی خۆیان و زیادکردنی چالاکی لە بواری ئافرەتان و گەنجاندا. خۆشەویستانم طبعاً بەردەوامین ئەمە بۆ چوونی خوشکان بوو لەسەر 12 ساڵی ڕابردووی پێیام هاوکارانمان ئاماژان بۆ کرد کە زۆر بەمەتنی شتەکان بڵین زۆر چڕی نەکەینەوە یەکێک لە ئەو دەستگا گرنگانەی کەناڵی ئاسمانی پێیام کە لە سەرەتاوە گرنگی پێداوە دەستگای بەخشین بووە کە سەرەتا بەرنامەیەک بووە لە بەرنامەکانی ژووری بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پێیام ئێستا بۆ بە دەستگایەک و خاوەنی کۆمەڵێک بوو متەرەکاتی سەر بەخۆیان ئەوانیش کۆمەڵێک پەیامیان هەیە لە ساڵیادی دامەزراندنی پێیام زانین پەیامەکانی ئەوان چین؟ خۆم بە پێ خۆشحاڵ دەزانم کەوا لە یەکەم ئەڵقەی بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و 11 ساڵ لەو مەوبەر و لە 15 زەیرانی ساڵی 2009 لەژێر دروشمی ببەخشن تا بەخشین بەردەوام بێت
یەکەم بەرنامەی بەخشین دەستی پێکرد لەو کاتەشەوە تا ئێستا پەیام لە پاڵپشتی دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە. بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشینیش ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام بەرز دەنرخێنێت. کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە کات و زروفێکی زۆر هەستیار و ناسکە چەکەرەی کردو هاتە بەرهەم کە شەرەفی ئەوەی پێ بڕاکە یەکەم کەناڵێکی ئیسلامی کوردی بێ کە بێتە ئاراوە بۆیە هەر لە سەرەتاوە جێگەی ئومێد و دڵ و دڵخوازی خەڵکی بووە و هەتا ئەم ڕۆژش کە هاتووە سوپاس بەخوای گەورە پەیامتوانیوێتی خاوەنی پەیامێکی تایبەتی بێ بە خەلفێتێک و بە باگراوندێکی ئیسلامی و مسلمانانەوە کەناڵێک کە بەناو ئیسلامی بێ بەڵام لە هەموو بوارەکاندا خەڵک لە هەموو جۆرە خەڵکەکان قسەی تێدا هەبێ لە هەموو جۆرە فکر و ئایدیاکان قسەی خۆیان هەبێ و ڕای خۆیانی تیاپە خشکەنەوە ئەمە یەکێکە لە نهێنیەکانی سەرکەوتنی ئەم کەناڵە. لە هەرێمێکی 5 ملیۆنی کە سەرخان و ژێرخانەکەی داهاتە بەڵام بەهۆی نەبوونی دادگەری و ویژدان لە لای دەسەڵاتدارانەکەی دەیان هەزار کەس بەدەست هەژاریەکی تااقەت پڕوکێنەوە دەناڵێن و جاری وا هەیە بە چەند ڕۆژێک پارویەک نانیان دەست ناکەوێت بیخۆن. هەر بۆیە بەرپرسانی کەناڵی ئاسمانی پەیام بە ئەرکی سەرشانی خۆیانی زانی کەلا لەو چین و توێژە هەژارەی کۆمەڵگا بکەنەوە. هەر بۆیە 11 ساڵ بەخشین فرمێسک و گریان بۆ دڵخۆشی و پێکەنین دەگۆڕێت. لە هەموو بەرنمەیەکدا فرمێسکی پێشکەشکار و تیمی بەخشین تێکەڵ بە فرمێسک و ئێژ و ژانی ماڵە هەژارەکان دەبێت کە ئەمەش بەهۆی شاشەی پەیامەوە خێرخوازان ئازاری هەژارانیان بینیوە و بۆ دڵخۆشی گۆڕیویانە. دیارە ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام لە زۆر لایەکەوە بۆ لە زۆر ڕووە بووە. یەکێکیش لەوانە کە بەرنامەی بەخشین سەرەتا بەرنمەیەک بوو تورسکەی هیوا و ئاواتی هەژاران لێوە سەری هەڵدا و پەخەشڕوو بەنێو کوچە کۆڵانەکانی هەرێمی کوردستان و دەنگی خەڵکانێکی هەژار گەیشتە دەرەوەی هەرێمی کوردستان کوردانی تاراوگا. بۆیە مەوایەک چرایەک ڕووناکیەک بۆ منداڵانی بێباوک و هەژاران لە کەناڵی ئاسمانی پەیام سەری هەڵدا و بۆ مایەی دڵخۆشی هەژاران و سایە و سێبەریان. تا ئەم ساتە وەختا بە هەزاران منداڵی بێباوک و هەژار و نەدار لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە بەرنامەی بەخشینی تا پەخش دەکات سایە و سێبەریان بۆ پیا بوو خاوەن پێداویست تایبەتەکان دڵیان خۆش بوو مەوا بۆ هەزاران خەڵک گەڕایەوە. بۆی من لێرەوە پێشنیارم هەیە بۆ بەڕێوەبەر و تۆڕی میدیایی کۆمەڵ زیاتر برەو بەڕاگەاندن بدەن زیاتر هەوڵ بن خەڵکانێک هۆگری ئەم کەناڵە بن چ ڕووی پەروەردەییەوە چ ڕووی سیاسیەوە چ ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ ئەوەی خەڵکانێک چۆن بەرنامەی بەخشینیان بە دەرفەت زانی لێوە هاوکاریەکانیان گەیاندە خەڵکانێکی هەژار و نەدار تا ئێسش بەردەوامە ومێد دەکەین لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پەروەردەییەوە زیاتر خەمخۆری بنوێنن زیاتر دەستکراوە بن. بەرنامەی بەخشین کە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەستی پێکردووە و ئێستا بووە بە دەستگای خێرخوازی بەخشین لە 11 ساڵی تەمەنی خزمەتکردنی خۆیدا بە هاوکاری خێرومەندان و دەوڵەمەندانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان زیاتر لە 30 میلیارد دیناری بۆ کارە خێرخوازیەکانی خرج کردووە و لە ئێستاشدا مێژوویەکی پڕشاناسی و درەوشاوەی بە کەناڵی ئاسمانی پەیام بەخشیوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی. بەڵە بەڕێزان ڤیتیەکی ترمان هەیە بەشێکی تر لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان قسەی جدیان هەیە لەبارەی 12 ساڵ کارکردنی کەناڵی ئاسمانی پەیام لەو مێژووی کە لەبارەی لەو بارە گشتی کە کەناڵی ئاسمانی پەیام بە شێوەیەکی گشتی لە چەندین قۆناغی کارکردنی ڕۆژنەمانی خۆی پێیە تێپەڕیەوە بەشێکی تر لەو ئۆرگانە حیزبیانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بینەری بەردەوامی کەناڵی ئاسمانی پەیام بوون قسەی خۆیان هەیە پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. سەرەتا بەگەرمی پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام لە بەڕێوەبەر و ستاف و کارمەندان و ڕۆژنامەنووسانی کەناڵەکە ئاکەم. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو
کە کارم کرۆک و بەرپرسی مەڵبەندی سلێمانی بینیومە تابعێکی باشی کەناڵی ئاسمانی پەیاممان کردووە بینیمانە پەیام بەردەوام لە بەری شەقاما بووە کە ئەمە خاڵێکی جەوهریە بۆ ناسینەوەی کەناڵی پەیام کەناڵەکەش وەکو ڕایەکی ئازاد فەزایەکی ئازاتی باشی هەبووە لە ناو خەڵکە یعنی بینی بۆ بەرنامەکانی لەگەڵ ئەوەی کە کەناڵەکە سپۆنسەرەکەی حیزبێکی ئیسلامیە ئازادیێکی باش بەڕێوەیە بە هەموو توێژەکان هەموو کەسایەتەکان بەپێی پسپۆری بەشداریان کردوە لە ناو بەرنمەکانیانە کە گەم تابعەیەکی ڕۆژانە بکەی شەوانە بەرنامەی ئەمڕۆ هەموو ئەو جۆرە کەسانێنێ بەبێی پسپۆری پەیام ئەبێت بۆ ساڵانی داهاتوو لەسەر ئەوەی کە هێناوێتی بەردەوام بێ و پاشانیش کرانەوەیەکی تر بکات زیاتر بە ئەچەنە قەیرانی دارایی بربەستە بێ لە بەردەم ئیشەکانە زۆرجار بەڵام بۆ توانەکەمی کە هەیەی هەوڵ بە ئەگەر بکرێ کەناڵێکی تایبەت بە بواری وەرزش کەناڵێکی تایبەت بە بواری کۆمەڵایەتی کە دوو توێژی سەرەکین کە ئەمە خێزانەگرێتەوە منداڵەگرێتەوە گەنجانەگرێتەوە ئەم جانبانە گرنگی پێباوە لە بوار ڕۆشنبیریەکەشە لەو ڕێگەی خۆی بەردەوام بێ و بواری شەقامیش وەکو چۆن هەبووە تا بەردەوام بێ. بەری هەر تشتێکی پیرۆزباییە کەناڵی پەیامتیانی کۆمەڵە ئیسلامی کوردستان کو ئێکە 2010 هاتیە دامەزراندن ئەل کوردستانێ ڕۆڵێکی بەرچاو هەبووە ڕۆڵێکی ئیجابی هەبووە هەمی گەڵا پەیام شایە پەیامە خۆ بیهێنیت کو پەیامەکە ڕاستی بوو پەیامەکە درسۆز بوو بۆ خەلکی و بۆ جەماوەری کوردستانێ دوێگاوێ ماشەڵڵا یعنی ڕۆڵێکی بەرچاوی هەی پەیامێ سەرانسەری کوردستانی و سەرانسەری جیهانێ و ناو کێش و ئاریشە و گازندێت خەلکێدا بووە شایە ڕۆڵی خوب درستایی بگەهێنیت و ئەم دەستخۆشیێت کەین دووبارە کو پەیامێ ڕۆڵێکی بەرچاو هەبووە و یەگرنگ هەبووە شایە گازیە خوب درستایی بگەهێنیتە خەلکێ و ما فایدەیەکی زۆری لێ دیتی خەلکێ عام گشتی فایدەیەکی زۆری لێ دیتی بەرینوکە کۆمەڵە ئیسلامی ئەکوت بێژن یا سنووردار بوو لە هەندەی دەبەرە هەندە منتەقا ئەبروکە الحەمدلله سپاس بۆ خودێ هەمی هەر جەهێکی تومینی بەرێ خۆ بدەی ستافێ پەیامێ هێتناودا و تناو خەلکێکێدا و گلە و گانزدایەتوە ئەدیگەهینتە جهێ شۆلەژێ یعنی خەلکێکی گەلک پێخۆشێک و بەرینوکە گانزدە هەبوون خەلکێ دەبێنە بچی پەیام ناهێتە بادینە بچی پەیام بادینانە الحەمدلله ئەبروکە پەیامە هەی بەس بارە پترێ یەلدهوکی ئەطراف واکێمە وەکی قەزا و ناحیە و جێتۆسا پەیام ڕۆلەوێل بادینای کێمە بکە وەکادی گەلک دەورەکی فعالی هەیلدهوکی لە یاری دامەزرانی کەناڵی پەیام دوعای خێر و ئومێدم هەیە کە کەناڵی پەیام بەردەوام بێت لە کار و چالاکی و ڕۆماڵکردنی خەم و دەنگی خەڵکی بە شەرەفی هەرێمی کوردستان گۆڕینی گەندەڵیەکان گۆڕینی خشتە خراپەکان بە سێ میکانیزمە بێت بەدڵە بێت بە زمانە بێت بە کردەوە بێت تەمە لەبەرەوە کەناڵی پەیام بەڕاستی بە تایبەتیش لەم کات و سات و ڕۆژانەدا کە هەرێمی کوردستان توانین بڵێن لە بەحری زوڵم و ستەم و گەندەڵیدا غەرق بووە زۆر لە جاران پێویسترە و لە جاران زەرورتر خەڵک ئاگادار بکاتەوە خەڵک بێدار بکاتەوە لەو نادادی و نادادپەروەری و گەندەڵی و بێسەروبەریە کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت و بە تایبەتیش لەم کاتانە من سوپاس یەکەم کە سەنگەرێکی باشی گرتووە لە بەرەی خەڵکە ومێ دەکەین کەناڵی پەیام بەردەوام بێت لە سەنگەری بەرگلیا بێت مادونە ناس بێت من سوپاسی یەکە بە یەکەی بەرپرس و کارمەندان و پەیام نێران دەکەم کە بەڕاستی ڕۆڵێکی باشە بینن لە گواستنەوەی ڕاستیەکان حەزیەت و ماندووبوونیانە بێت تووشی گرفت و کێشە ئەبن تووشی هەندە جار عەزیەتدانوانە بن بەڕاستی بەڵام بەڕاستی ئەوە سەنگەرێکە ئەبێ بەڕاستی چۆڵ نەکرێت سرەتا بە بۆنەی ساڵۆگەری دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایی لە خۆمان و لە
کارمەندانی ئەم کەناڵە ئازیزەوە لە بەڕێوەبەرانی دەکەین وەروە پیرۆزبایی خۆمان ئاراستەی بینەران و بیسەرانی ئەم کەناڵە ئاسمانیە دەکەین کە لە ماوەی ڕابردوودا بە ژێرەی تواناکانی بەردەستی توانێتی خزمەتی بەرچاو بە خەڵکی بکات بە شێوەیەکی گشتی بە ئەندازەی ئەو توانە مرۆیی و توانە مادەی کە لە بەردەستی بەڕێوەبەرایەتی ئەم کەناڵەدا بووە لە ڕاستیدا توانێتی خزمەتی بەرچاو پێشکەش بە خەڵکی بکات بە بەراورد لەگەڵ هاوشانەکانی خۆی بە بەراورد لەگەڵ کەناڵەکانی تر کەناڵی ئاسمانی پەیام لە بواری گەیاندنی دەنگی ناڕازایی خەڵکدا دەتوانین بڵێن یەکێکە لە کەناڵە پێشەنگەکان لە هەر شوێنێک خەڵکی ناڕازی ویسبێتی پەیامی خۆی بگەێنێتە دەسەڵات چاویان گێڕاوە بۆ کامیرۆ مایکی کەناڵی ئاسمانی پەیام ئایا مەوجود یانە لە کاتی بوونیدا دڵخۆش بوون زانیویانەکەەوە پەیامەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ دەگاتە شوێنی مەبەست بە شێوەیەکی گشتی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی توانیوێتی سیمای دینداری لە خۆیدا بپارێزی و پەیامی دینداریش و خزمەتی بواری دینی میلەتیش بکات بەڕاستی بە ئەندازەی خۆی ئەگەر چی دەزانین کە ستایلی کەناڵی ئاسمانی پەیام ستایلی هەواڵ و زانیاریە بەڵام لە ڕاستیدا بینەران و بیسەرانی ئەم کەناڵە خوازیارن لەوەی کە بوارەکانی تری هاوشەوەی کۆمەڵایەتی و هۆنەری و منداڵانیش لای بەلادا بکاتەوە بۆەوەی لە داهاتوودا زیاتر دڵی بینەرانی خۆشترکە و پاشانیش چاوی بینەرانی پێ گەشتر بێتەوە. کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی 12 ساڵ کارکردنیە بەڕاستی جێی خۆی لە دڵی جەماوەری خەڵکی هەرێم جەماوەر و خەڵکی هەرێمی کوردستان کردەوە تایبەتی لەبەری گەرمیانیش. کەناڵی ئاسمانی پەیام لە ڕووی لە هەموو ڕۆکان و بەڕاستی سەرچاوەی هەواڵە و خەڵک جێی متمانەی خەڵکە لەوەی کە خەڵک لە ڕووی هەواڵە بە تایبەتی خەڵک متمانەی تەواویان بە کەناڵی ئاسمانی پەیامە چون کەناڵێکە ڕازگۆیی تایە ڕەنگی داوەتەوە و کەناڵێکە ئەگەر کەناڵەکانی ڕاگەیاندنی تر هەندێکیان چاواشەکاری دروستەکەن بەڵام پەیام ڕاستیەکان بە خەڵک ئەگەیەنێ بەبێ چاواشەکردن بەبێ ئەوەی خەڵ لەسەر لە خەڵک شوێنێ و هەموو ڕووداوەکان وەکو خۆی ئەگەڕێتەوە و هەندێک جار دیوی شاراوەی ڕووداوەکانی شەخاتە ڕوو لە هەمان کاتیشە پەیام شاشەیەک بووە خەڵکی گەرمیان خۆیان تیا بینیوەتەوە کێشەکانی خەڵکی گەرمیان ینی مناسەباتی خەڵکی گەرمیان ڕووداوەکان و هەر شتێک لە گەرمیانە ڕووی داوە یان خەڵک پێویستی بووە لە شاشەی پەیامەوە دەنگی داوەتەوە و خەڵکی هەرێمی کوردستان لە ڕێگەی شاشەی کەناڵی پەیامەوە ئاگاداری وردەکاری و مەعانات و خۆشی و ناخۆشی خەڵکی گەرمیان بوون. کارزان ئەوزانم کامێرە ئەم کامێرە ئەوەندەی لێ سالار ئاخر بەڵە بەرەزانەوەی کە بینیتان قسەی بەشێک لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و تەبعاً پەیام لە هەمان کاتدا کە وامزانی ڕوتکردە ئەو نا سەیری تۆم باشە پەیام لە هەمان کاتدا کە میدیاک بووە ئیشی لە سەرکاری حزبی کردووە زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی بووە لە هەمان کاتدا باخی بە کایە گشتیەکان کای سیاسی ڕۆشنبیری هەموو کایەکان داوە ئەمەش بۆیە ڕێی بەشێک لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کە وەکوتم کەناڵێکی حزبیش بووە هەر لەسەر چۆنێتیشکردنی کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا بەڕێز دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت دکتۆر سڵاو لێبێت تۆم کاتت باش دەمەوێت لەم پرسیارەوە دەست پێ بکەم لە بەڕێستان کە میدیا لە چوارچەوەی هەرێمی کوردستاندا تەبعاً بۆ هەر شوێنێک کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە دەبێت چۆن ئیش بکەوە لە 12 ساڵی ڕابردوودا ئەگەر متابعەی پەیامتان کرد بێت تا چەند لەو چۆنیەتەدا بەشدار بووە؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان پێش هەموو شت لە ساڵیادی دامەزرانی کەناڵی ئەسلامی پەیامدا یا کەناڵی ئاسمانی پەیامدا ئەوە کەناڵێکی ئیسلامی پیرۆزبایەکی گەرم لە
سرجەم کارمەندانی کەناڵی ئەسلامی یا کەناڵی ئاسمانی پەیامەکەم و هەروەها لە بیسەران و بینەرانی ئەو کەناڵە ئەەکەم. دیارە هەڵسەنگاندنی میدیا بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە ئێمە گەرمانەوەی هەڵسەنگاندنێکی ئەکادمی و زانستی بکەین. کەناڵی ئاسمانی پێیام ئەمێ ئەوە بڵێم کە هەر لە سەرەتاوە پێشەنگیەکی هەبوو لەوەیە کە وەک یەکەمین کەناڵی ئاسمانی بە ئاراستەیەکی ئیسلامی دەستی بە پەخشی خۆی کرد 12 ساڵ لەمەوە پێش وەتوانی ئاراستەیەک وەرگێکە ئەو ئاراستەیە جیاواز بێ لە ئاراستەی کارکردنی میدیا لە هەرێمی کوردستان. لە سەرەتاوە کەناڵی ئاسمانی پەیام کە کەناڵێکی گشتی بوو لە وێزگەی یەکەمی کارکردنی خۆیدا توانی لەو چوارچێوە گشتی خۆیدا لە ڕاستیە بتوانێت تا ئاستێکی زۆر کۆمەڵی پێشەنگی تریش بۆ خۆی دەستەبەر بکە لەوەی کە بتوانێت ببێتە دەنگ و ڕەنگێکی جیاوازیان بەواتایەکی تر زۆرێک لە دەنگ و ڕەنگە جیاوازەکانی تریش بەشداری پێ بکە لە پرۆگرام و بەرنمەکانی خۆیداوە بتوانێت کۆمەڵێ بەرنامەی جیاواز لەسەر جەمبوارە جیاوازەکاندا بەڵام بە ئاراستەیەکی ئاینی بێنێتە ناو دنیای ڕاگەیاندنی کوردیەوە لەو زەمانەیە کە ئەوەش بۆ خۆی لە ڕاستیا دەستکەوتێکی زۆر گەورە بوو. هەر لەو ڕوانگەیەوە ئەتوانم وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بۆ بدەمەوە کە باشترین شێوازی کارکردنی میدیا لە هەر شوێنێک بێ بریتە لەو شێوازەی کە بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی لەگەڵ پرۆگرام و بەرنمەکانی خۆی یان لەگەڵ ئەرکەکەی خۆیان تێکەڵ بکە یان بەواتە زانستیەکەی ئەو میدیایە باشترین میدیایە کە بتوانێت بە پێی تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ڕاگەاندن کار بکە. ئەوەش ئەومان پێڵێ کە میدیایەک بتوانێت هاوسەنگیەک دروستکە لەو هاوسەنگەیە خزمەتی سەرجەمچین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی خۆی بکە یان ئەو ژینگەیی کە کاری تێدا دەکا و بتوانێت ڕوبەر و پانتایی یەکسان و باش بۆ سەرجەمچین و توێژەکان فراهەم بکە بۆی بتوانن دەنگ و ڕەنگی خۆیان لەو میدیا ببینەوە کە بە پێی بە دوواداچوونەکانی خۆم هەر لە سەرەتاوە تا ئێستا پێم وابێ کەناڵی پەیام توانیوێتی ناڵێم بە تەواوی ئەوەی جێبەجێ کردو بەڵام تا ئاستێکی زۆر باش توانیوێتی ببێتە مینبەرێک بۆ دەنگ و ڕەنگە جیاوازەکان. زۆر باشە. یەکێکی تر لە ئەرکەکانی میدیا کە زۆر گرنگە بەڵێ فەرموو. ببوورە دکتۆر بێگومان ئاگادارن سەرەتای کارکردنی کەناڵی ئاسمانی پەیام شێواز و ستایلی کەناڵی ئاسمانی پەیام گشتی بوو هەموو بوارکایەکانی ژیان یەکردەوە دوجار ریتمی کارکردنی ڕۆژنامەوانی کەناڵی ئاسمانی پەیام بوو بە سیاست و هەواڵ. بێگومان ئەمە کارێکی ئاسانیش نەبوو لەسەر بەرپرسانی کەناڵەکە و کارمەندەکانی ئەم ستایلە بێگومان قورسایی خۆی هەم ئەوەی پێشووتر و هەم ئەمەش جیاوازێکی زۆرتر دروست دەکات. ئەمێت بڵم تا چەند گرنگە ینی کارکردن تەنها لەسەر ئەم ستایلە بێت یاخود کەناڵی دیکەش پێویستە ئەو ستایلانی پێشووتری بۆ نەقڵ کرێتەوە تۆڕی میدیایی کۆمەڵ بیری لێ بکاتەوە وەکو کەسێکی ئەکادیمی کە لە بواری ڕاگەاندن ئیشەکەی. ئەو پرسیارێکی جوانە منیش هەر بۆیە بەڕاستی شێوازی کارکردنی کەناڵی پەیامم دابش کرد بۆ وێزگەی یەکەم و دووەم. لە وێزگەی دووەمە کە دەستی بە پەخش کردەوە خۆی واناسان کە کەناڵێکی تایبەتمەندە زیاتر بۆ بواری هەواڵ و سیاست. ئەوەیە ئێستا لە کەناڵی پەیام چەند هەواڵ و چەند وێزگەیەکی سەرەکی هەن وەکو وێزگەی کاتژمێر 6 وێزگەی کاتژمێر 8 و وێزگەی کاتژمێر 11 کە ئەمانە لە وێزگە سەرەکیەکانی کەناڵی ئاسمانی پەیامن بۆ بواری هەواڵ و سیاست. بەڵام هەرزوو کەناڵی ئاسمانی پەیام زانی کە کۆمەڵگەی کوردی پێویستی بەوەیە کە لە بوارەکانی تریشدا کاری بۆ بکرێ و کاتێکیش ناتوانرێ کەناڵی پەیام وەکودایەک چەند نەوەیەکی هەبێ کە ئەو نەوانە بۆ نمونە کەناڵێکی تری لاوەکی هەبێ بۆ بواری وەرزش کەناڵێکی تایبەتی هەبێ بۆ بواری بۆ نمونە کۆمەڵایەتی ناچار بوو ئەم کەناڵە لە هەناوی خۆیان کۆمەڵێ بەرنامە و پرۆگرامی تر دابنێتەوە هەروەکو چۆن ئێستا ئەبینین کەناڵی ئاسمانی پەیام بێجگە لە
وێزگە هەواڵیە سیاسیەکان وێزگەی هەواڵی زۆر بەهێزی وەرزشی هەیە کە بەلای منەوە لەوانەیە شتێکی کەمتر نەبێ هەم لە ڕووی پانتایی ڕووبەرەوە بۆ کاتەکە و هەمیش لە ڕووی شێوازی پێشکەشکردنەوە و لە ڕووی گرنگی پێدانی جەماوەرەکەیەوە لە سیاسیەکە کەواتە ناچار بوو بواری سیاست و دوجار ناچار بوو بەرنامەی تری سەرگەرم بەرنامەی تری کات بەسەربردن چونکە بەرنامەی سەرگەرمکردن جیایە لە کات بەسەربردن کە بەرنامەی بۆ نمونە تەرفیهی تا ئێستش لە کەناڵی ئاسمانی پەیامان نییە تەنها لە هەندێک بۆنەیانە بێوەکو جەژنەکان و یادەکان و یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و هەندێک یادی تر بەڵام بەرنامەی تری سەرگەرمکردنی هەیە یا کات بەسەربردنی هەیە بەڵام ئێستا ئەبینین کەناڵی پەیام بۆ نمونە بەرنامەی سیاسی هەیە بەرنامەی مێژوویی هەیە و بەرنامەی بۆ نمونە تەنانەت پیشەسازی هەیە بەرنامەی ئەدەبی هەیە وەکو شیرین چاو بەرنامەکانی ترجەوانی ئاماژەم پێکرد وەکو لە پایتەختەوە وەکو بۆ نمونە پەیامی ئەمڕۆ یان بەرنامەی دوورمەودا یان بەرنامەی نووسین و یادەوەری و کۆمەڵک بەرنامەی زۆری هەیە لە بەرنامە جیاوازەکاندا بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەمڕۆ ئەگەر کەناڵی ئاسمانی پەیام نەتوانێ بۆ بواری کۆمەڵایەتی و تەرفیهی و سەرگەرمکردن کەناڵێکی تر بۆ نمونە لاوەکی دامەزرێنێ ئەوە من پێم باشە ئەو کەناڵە لە ڕاستیا وەکو بە دوواداچوونی خۆم جارێکی تر بەرنامەی دراما و یان تەمسیلیش بێنێتەوە ناو بەرنامەکانی خۆی ئەوی ژەریج نەبێ شەوانە بۆ ئەوی خێزانێک بتوانێت کاتژمێرێک یان زیاتر بەبێخەم لە پاڵ کەناڵێکی ئاراستەی ئاینی بێترز بەبێ ترز لەوەی کە گرتەیەکی خراپ یان ناشرینی تیاابێ یان جوێن یان قسەیەکی ناشرین و دەستەواژەیەکی نەرێنی تیاابێ بتوانێت لە پاڵیا دانیشێ. دکتۆر ئاماژەت بە دەستەواژەیەکی جوانی ڕاگەاندن کرد تیۆری بەرپرسارەتی کۆمەڵاتی ڕاگەاندن لە ماوەکانی پێشەوەی کە پەیام ببێ بە کەناڵێکی خەبەری طبعاً کۆمەڵێک بابەتی کۆمەڵاتی هەبوو وەکو ماوە سالاریش ئاماژەی پێکرد ئێستاش کۆمەڵێک بابەتی کۆمەڵاتی گەڕاوەتەوە ناو پەیام لەم بابەتانەدا پەیام تا چەند ڕەچاوی ئەم تیۆرەی کردووە ئەم کەناڵانەی دیکە کە کەناڵی زۆر تەرفیهین کەناڵی کات بەسەربردنن لە چوارچێوەی چیدا جیان دەبێتەوە کە کار لەسەر کۆمەڵێک شت دەکەن کە لەگەڵ کللتور لەگەڵ ئاین لەگەڵ بارودۆخی کۆمەڵاتی هەرێمی کوردستان یەک ناگرێتەوە. ئەوەی ڕاستی بە ئێمە لە بواری میدیایە تیۆریەکانی میدیا و ڕاگەاندنمان زۆرن بەڵام چوار تیۆریان کە زۆر تیۆری سەرەکی و ڕیشەین و پەیوەستن بە پەیوەندی نێوان میدیا و سیستمی سیاسی پاش ئەوەی سێ تیۆریان سەرکەوتو نەبن لەوەی کە میدیا بتوانێت ئەرکی خۆی بە شێوەیەکی پرۆفیشناڵانە بگەێنێ سەرەتا تیۆری دەسەڵات بوو کە بە تەواوی میدیا کۆنتترۆل کرابوو دوایی تیۆری بۆ نمونە لیبراڵی بوو کە لە قەرنی حەڤە و هەژدەوە سەری هەڵا لە ئەوروپا پاشان تیۆری سۆشیالیستی بوو کە لە ساڵی 1970 لە رووسیا سەری هەڵا ئەم تیۆریانە هیچیان نەیانتوانی بە تەواوی بتوانن ئەرکی ڕاستەقینە و ئەرێنی میدیا لە کۆمەڵگەکانە بەرجەستە بکەن تەنانەت تیۆری لیبرالیش هێندە ئازادی فراوان و ڕەهای تیا بوو کە ئێستش لە هەندێک وڵات هەیە وەکو دانیمارک و هەندێک میدیای بۆ نمونە تریش لە هەندێک وڵاتان وەکو فەڕەنسا و ئەوانە پێڕەوی و تیۆریاکەن کە ڕەچاوی دابوو نەریت و ئاین و پیرۆزیەکان و مقدساتی نە وڵاتی خۆیان و نە ئاین و نەتەوە و ئاینزا و ئتنیەکانی تر ناگرن و دوایی کێشە دروستەکەن دوایی تیۆری بەرپرسیاتی کۆمەڵایەتی کە هات سەری هەڵا ئەوە بوو بە بناغەیەک بۆ کارکردنی میدیا بە شێوەیەکی ئەکادمی ئەمە چیمان پێڵێ ئەمە ئەوەمان پێڵێ کە میدیا پێویستە بەرپرسیارانە مامەڵە بکە واتە پێویستە سنوور و حرەمی تاکەکانی کۆمەڵگە نەبەزێنێ و پێویستە هەر شتێک وەزن و قورسایی خۆی بداتێ نە لەوە زیاتر نە لەوە کەمتر و هەر کەسێک ئەگەر هەڵەیەکی کرد لە هەر شوێنێکیان باسی هەر بەرپرسێک بۆ نمونە سیاسی کرا دەست نەبرێ بۆ کچی بۆ کوڕی بۆ خێزانی بۆ ژیانی تایبەتی خۆی ئەمە ئەم بابەتە زیاتر کاتێک زەقکرایەوە کە ساڵی 1970 جۆزف پۆلیتزەر لە ئەمریکا
ڕۆژنامەیەکی دەرکرد لەو ڕۆژنامەیە دەستی برد بۆ هەموو ئەستێرەکان و ژیانی تایبەتیان و ئەوە کە چەمکی ڕۆژنامەگەری زرد یانی یەلۆ جۆرناڵیزم الصحافة السەفرا سەری هەڵا کە ئێستا ئەو جۆرە ڕۆژنامەگەریە لە زۆرێک لە وڵاتانی دنیا شەیواتە ئەو ڕۆژنامەگەری کە پابەندی ئەخلاقیات و ئیتیکی ڕاگەاندن نەبووە بەڵام بە خۆشحاڵیەوە کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی هەر لە سەرەتاوە تا ئەمڕۆ هەوڵ بدا لە چوارچێوەی تیۆری بەرپرساتی کۆمەڵایەتیە کار بکە ناڵێن بە تەواوی پرۆفیشنال و ئەکادمیانە کاری کردووە بەڵام تا ئاستێکی بەرز توانیوێتی هاوسەنگیەک ڕاگرێ لە نێوان خزمەتکردنی تاکەکانی کۆمەلگە و گەیاندنی پەیامی خۆیدا. دەستخۆش دکتۆر کاتمان زۆر کەمماوە میوانی تریشمانەیە VT و راپۆرتی تریشمانەیە بە داوای لێبوردنەوە کاتمان زۆر کەمە بەڵام تەنها خولەکێک ئەم بە بەڕێزت ئەویشەمەوێت وەکو کەسێکی ئەکادمی پێشنیازت چییە بۆ کەناڵی ئاسمانی پەیام لە کارکردنی سبەینەوە کە پێخاتە ساڵی نوێی کارکردنیەوە چی بکات باشە بە کورتی سپاس من پێشنیازم ئەوەیە دیارە هەموو کەناڵێک لە دنیا ئەبێ سیاسەتێکی کارکردنی هەبێ ئەو سیاسەتە کارکردنە هەڵێنجراوی کۆمەلگەکەی خۆی بێ لە ڕووی ئاینیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تەندروستیەوە ئەو هەڵێنجراویەش ببێ بە پلانێک ببێ بە نەخشە ڕێگایەک استراتیژێک کە بەرنامە و پرۆگرامی نوێ بە شێوەیەکی هاوچەرخ هەم لە ڕووی ناوەرۆکەوە هەم لە ڕووی ناوەوە هەم لە ڕووی شێوازی پێشکردنەوە لەدایەک بێ بۆ ئەوەی قۆناغی نوێی لە قۆناغی ڕابردووی جیاواز بێ و ئەو بەرنامانەشی کە تا ئێستا سەرکەوتوو بن توێژینەوەیان بۆ بکابزانێ ئایا مانەوەیان زەرورە یان چی بگۆڕێتیانە بۆی بتوانێت لە کاروانەکە بەردەوام بێ بە دڵنیایە بێ میدیا بەبێ لێ توێژینەوە چ بۆ ڕابردووی چ بۆ ئێستای کە چی پێویستە ناتوانێت ئەو ئەرکەی کەس لە سەرشانیەتی بیگەێنێ من هیوادارم ئەو کارە بکە و ئەوەش بۆ ئەوەش پەنابرێ بۆ هەندێک پسپۆڕ و بەڕاستی شارەزای بواری میدیایی لە ڕێگەی کۆنفرانس و سیمیناری تایبەتەوە یان هاوکاریان بن لەو کاتمان زۆر کەمە زۆر سپاس لە ئەستودەکانمان لە شاری هەولێرەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆی بەشی ڕاگەاندن کە لەم بەشەی ڕووماڵەکەمان لەگەڵمان بووی زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سالار بەرلەوەی بچینە سەر ڤیدیۆکەی دیکە یەک بابەت گرنگ بوو کە دکتۆر سادق ئاماژەی پێ کرد ئەویش یەڵۆ ژۆرنالیزم وابوو ڕۆژنامە وانی زرد ئەمە لە ئەمریکا کاتی خۆی زۆر گرنگی پێ وابوو بۆ ڕاکێشانی سەرنجی خوێنەران بینەران ئەوانەی کە متابعی میدیا دەکەن دەچوون ئەستێرەکانی میدیا ئەوانەی کە زۆر بەناوبانگن یاریزانەکان دەهاتن تەداخلی شە شخصیەکانیان دەکرد ینی کۆمەڵێک بابەتی زۆر ئەمانەیەشی شاسی چونکە سایکۆلۆژێتی خەڵکی ئەمریکی وابوو لەو کاتەدا حەزی لێ بۆ ئەو نهێنیانە بزانن ئێستا بۆ زیادکردنی بینەر ڤی و نازانم لاوکۆ بابەتانە خەریکە لە هەرێمی کوردستان زۆرێک لە میدیا پەرەی پێدەدرێت کە ئیش لەسەرەوە دەکات کۆمەڵێک شتی شاسی فلان بەداخەوە ینی زیانەکانی زۆر لەسەر کللتوری لەسەر کۆمەڵاتی لانی ئاینی لەسەر هەموو جانبەکانی ئێمە کەوتوونەوە لە ئەرزی واقعدا دەیبینین نەوەیەکی دەمشڕ نەوەیەکی نێرگەلەکێش لەگە ڕێزم بۆوانێک کە باشنەوەیە کە پابند نییە بە هیچ یەکێک لە ئیتیک و لە ئەخلاقیاتی کۆمەڵاتی خۆی نەوەیەکی بێزار لە ژیان دائیمەن شەڕانی ئەوانەی کە لەسەر شەقام دەبینی ئەمە هۆکارەکەی چیە بەشێک کارزان ببوورە قەوسێک منیش لەو بوارەیە قسێک کەم و دوجار ئەچین لای ڤیتیەکە ینی بەداخشەوە ینی کاریگەریەکانی ئەم جۆرە لە برەودان بە ئەم جۆرە میدیایە کە بەداخەوە ینی برەوی باشی پێدراوە پارێکی زەبەلاحیشی بۆ سەرفەکرێەوەی ئەوەیە کە هەنگاوەکان بۆ ئەوە ئەندرێ گەنجەکان ڕووبکەنە ئەم جۆرە لە ستایلی ژیانکردنە بەداخەوەکەوە زیانی بۆ کولتور و دابوو نەریتی کۆمەلگەی کوردی هەیە هاوکارانمانڵێ هیچ کات نییە پێشەکی هیچی تر مەڵێن زۆر باشە ئێمە دەچینە لای ڤیدیۆکی ترمان کە بەشێک لە نوخبەکانی دوهۆک لە مامۆستایان لە نووسەران لە ڕۆژنامە نووسان قسەیان هەیە لەسەر پەیام فەرموون. کەناڵە پەیام کەناڵێکی ڕاستگویە و دەورێ خۆ هەوڵ دەدات ڕاستیاش بۆ گەلێ خۆش بۆ گەلێ باشووری کوردستانێش بۆ ڕێیە گشتیە کوردستانی بینتە وجودی ئانژی دەست نیشان بکات
پەیامەکە پیرۆزە ji ber ku hewl didet hindek wênê rast û diristê di jiyana xelkê Başûrê Kurdistanê û desalata Başûrê Kurdistanê û karobarê siyasî û aborî û neteweyî û niştimanî nîşa xelkê Kurdistanê bidet. Tiştê herî rast ew e bu her kenalekî gel xwe û gel milletê rastgo bît û nîfaqê duseriyê neketin ji ber ku kenalê nîfaqê duseriyê dikin demekî nasnamavan aşkira dibît û êdî li ber xelkê reş dibin. Kenalê peyam roj bi rojê berdewam pitir li ber xelkî şîrîn bibît çunku rastî jî heta nuke helwestê Komala İslamî jî û yê televizyonê jî gel raya giştî û gel pirsên netewî, pirsên niştimanî, pirsên mirovatî, mesela demokratiyetê û fermandariye û hikimdariye û rexnegirtineka rasta û xwe hemû kêmkasiyet heyn çil Bexda çil Kurdistanê em tiştekê baş û yê erênî dibînî ji ber vê çendê hêvîdarim salvegera bê da hişta baştir ji salê çûyî bername û projeyekê têr û tejîtir danin û xwe li doza xwe ya netewî bikene xudan. دەستپێکی ئەس دەستخۆشی وەهمیات کەم وش خودت خازم خودت تعالی توفیق و بدەتن وی کارێ پیرۆز ئەوەی ئەلامی تێتەکردن بەڵێ قسووری گەلێکی تەنجی یعنی ئەم حەستکەین یعنی جانبێ وعظی گەل هەبیتن مثلا قنواتەدا نەبەس پەیامجی هەمی قنوات مەسەلێت علەما بهێن باغن بابەتت ئاینی هەبن بابەت گەنگەشێ هەبن بەحسی ئیسلامی بکەن و بەحسێ قضية إسلامي بكان يوم عصر يعني كإسلام كاتشت كات شناكات وهروسا بابات علمي بهنا كرن أفا جلت جرن جرن نبز بقيامي بلكو بهمي قنواتا يعني مدفيتن راستي أف جانبه يدعوي خبرز بنيتن جانب الدعوة إسلامي جانب الدعوة وان صحابة حتى وان خلفاء حتى وان بسرمانه کاچه خدمت اسلامی کریه چونکو گلت تشتی نید برز اینا آشکارا نابن و اعلام چیتن گلت تشتی خلت نیشا خلکی بدتن اوجی مشکله که راستی بو خلکی مدوید اعلام که پاقش بیتن یا منصف بیتن گل بسرمانی و غیری بسرمانی بید دەستپێکی پیرۆزبایی لەوەت کەینت مناسبەتە ساڵیادا کەناڵێ هەوە خزمەتەکە گەلێکە مەزنجوی لایەنێ کەناڵی بە هاتیەکردن بۆ خەلکێکی و تەمی بوارەدا و تایبەت بوارێ جڤاکی دێ تەرکیزت سەرکەین ئەگەر ئەم بەرێ خوب دەینە لایەنێ جڤاکی ئەتناف ملەتێ مەدا گەلێکی گیرێدای ئاینێمەیە پیرۆزە و ئەو تشتێ ئاینێمەیە پیرۆز گوتی ئەوەیە و جڤاکێرێک دەخیت و یا مەدیتی و سەرمەرا بورید وان چەند ساڵادا و گەلێک جارات جاف بکەفتن گەلمە بخواتیەکردن سەر گەلێک بابەتی جڤاکی یەتهاتینە ئازراندن شلایە هەوەوە و گرنگیەکە مەزنا هەبووی و پێدوی چارەکردنێ بووینە ئەف بابەتە بۆ نمونە بابەتێ غیرەبوونا ژنێ یان جی بابەتێ بەڵاوبوونا قمارێ یان مادەت بێهوش کرد یان ئەف دیار دێت جڤاکیەت و بەر بەڵاف ناف جڤاکێ مەدا محاولەیە کردی جارە سەر بن وان راپۆرتێت جوان و پڕێک و پێک محاولە کردی و گیرێدانا وان بابەتا ئاینێمەیە پیرۆز و عادات و تەقالیدت مە و گەلە گەلەکە گرنگە و هەر ملەتێکێ بڤێتیە سەرکەفتی بیت خێزانە خۆ پارێزیت جڤاکێ خۆ پارێزیتن دا بشێتن پێنگاوە بەرەف پێش و پاوێژیت نە دیڤەلانکێ ڕۆژ هەلات و ڕۆژ ئاوا بیتن سالا لە شوێ داوایکەی وڵی تر ئەوە ئینسێرتە دیارە بێ لێرەوە داوا لێرەوە زۆر بەڕێزان پەیام هەمیشە شوێنی دەنگە ناڕازیەکان بۆ لە شەقام مامۆستانی ناڕازی ئەوانەی کە لە شەقام تەندروستکاران مامۆستانی ناڕازی مامۆستالاریش خۆی هەلە ناڕازیەکان بووە بێشگەلەوە مەسەلەن دانەمەزراوەکان کارمەندانی تەندروستی ڤیتیەکمان هەیە لەسەر ئەمەش بزانین ئەوان لە ساڵانی ڕابردووی پێیان چۆن هەڵدەسەنگێنن فەرموو لە 12مین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام زۆربەی چین و توێژەکان ستایشی ڕۆڵی کەناڵی پەیام دەکەن یەکێک لەو چینانەی کە هەمیشە پەیام دەنگ و ڕەنگیان بووە مامۆستایان و فەرمانبەرانن
ئەوان دەڵێن پەیام تاکە کەناڵ بووە بە ڕازگۆیی و بێریەوە کاری کردووە. ئێمە لە کوردستانە چەندین کەناڵمان هەیە ئەتوانم بڵێم لە ڕاستترینەکەیان و لە باشترینەکان کەناڵی پەیامە چونکە ڕۆژێ لە ڕۆژان کە متابعەمان کردووە یەک هەڵەیەک لە گەیاندنی پەیامەکانیانە نەبووە لەبەرەوە سوپاس بۆ خواشاناسی بۆ واکەین کە کەناڵی پەیام ئەتوانم بڵێم ڕازگۆترین کەناڵی پەیام چاوی ئێمە بووە کەناڵی پەیام دەنگی ئێمە بووە بۆ ناو کوردستان و دەروی کوردستانیش بەڕاستی ئەو کاتانی کە لەسەر شەقام بووین ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی و موچەخۆرانی ناڕازی کە بەرامبەر ئەم ستەمەی کە دەسەڵاتی یاریمی کوردستان لە ئێمەی کردووە توانم بڵێم تاکە کەناڵ بووە کە لە هەموو کاتێکە بڵێ کەناڵەکانی تریشیان بەس کەناڵەکانی تریش بووە باڵس کەناڵی پەیام پیشەیانە ڕازگۆیانە بۆ خزمەتی پرۆسەکە وەک بۆ ئەو خزمەتیەوە بووە کە دەنگ و ڕەنگی فەرمانبەران و مامۆسایانی ناڕازی بگەێنن بە بەرچاوی هەموو خەڵکە بە وجدانەکانی جیهان. قوتابیان و خوێنکاران لە کاتی گرتبوونەوەی ناڕزایی خۆپشاندان و گەیاندنی دەنگیان بەلایانی پەیوەندیدار یەکێکی تر بوون لەو توێژانەی پەیام هەمیشە داکۆکی لە داواکاریەکانیان کردووە. دیارە وەکو خوێندکارێک ڕۆڵی کەناڵی ئاسمانی پەیام لە پرۆسەی خوێندن بە گشتی و پرۆسەی خوێنی باڵا بە تایبەت بەرزە نرخێنی پێمانەکەەوە کەناڵی ئاسمانی پەیام ڕۆڵی بەرچای هەوە لە گەیاندنی ناڕەزایەتیەکان و کێشەکانی بەردە پرۆسی خوێنی بە باشی باس کردووە لە نمونەی منهەجی خوێندن و کێشەکان و ناڕەزایەتی قوتابیان و هەروەها ناڕەزایەتەکانی مامۆستایانیش کەناڵی ئاسمانی پەیام بە شێوازێکی ڕاست و دروست پەیامەکەی گەیاندووە نەزیادڕۆی تیاکردن نەکەم تەرخەمیشی تێدا کردووە بێگومان کەناڵی ئاسمانی پەیام سەر ڕای ئەمانەش بەردەوام بەرنامەی پەروەردەی و راپۆرتی شیکاری هەبووە و هەوڵیدا کەسانێکی بازبوون و شارەزا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دەرکەون بۆ ئەوەیەوە دەستخەنە سەر ئەو برینانی کەوا لە کۆمەڵگا هەیە و ئەو کێشانی کەوا لە پرۆسەی خوێندنە هەیە و ئەمەش بۆتە هۆکارێک بۆی کەوا کەناڵی ئاسمانی پەیام وەکو سەرچاوەیەکی ڕاستی زانیاری خەڵک تەماشای بکات و بینەرێکی بەرچاوی هەبێت. لە سەرجەم بارودۆخە تایبەت و هەستیارەکان پەیام لە بەرەی گەیاندنی داواکاریەکانی خاوەن پێداویستە تایبەتەکانیشدا بووە لە سەرجەم کار و چالاکیەکانیاندا نیگەرانی و پەیامی ناڕەزایی گەیاندون. سکرتێری یەکێتی کەمەندامان بە گرنگیەوە باز لە ڕۆڵی کەناڵی پەیام دەکات. من ئۆکو سامان ئۆکو لێپسای گشتیکێتی کەمەندامان وەکو چالاکوانێک ئەم شاهیدیە بۆ دنیا بۆ قیامەتی ژەدەم کە کەناڵی ئاسمانی پەیام بە حەق پەیامی کەمەندامانی گەیانەوە یعنی بۆ هیچ کەس پەیام نەبوو بێت بۆ ئێمە پەیام بوو دووبارەیەکەمەوە من ئەم شاهیدیە بۆ دنیا بۆ قیامەتی خۆشمەدەم کەناڵی ئاسمانی پەیام بەبێ هیچ تەحەفوزێک هەرچی پەیامی ئێمە بۆ گەیانوێتی هەرچی وتومانە وتوتی با بڕات یعنی دەیان و سەدان بەرنامەمان هەیە لە کەناڵی پەیام زۆر بە خراپیش قسەمان کرد جاروای لەسەر حیزبەکان زۆر ئاسایی بوو و زۆریش بە ڕۆحێکی جوان وەریگرتووە بۆیە بەڕاستی پەیام درەوشاوی ژیانی ئێمەیە و پەیام گەێنەری پەیامەکانی ئێمەیە و پەیام خۆشەویستە لامان و هەر کاتێکی ئەبینم کە پەیام تووشی ناخۆشی ئەبێ تووشی گرفت دەبێت لە ڕووی داراییەوە بڕواتان بێت سوێن بەخوا من دڵم پێ ئازاری پێگات چونکە ئەزانم دەرەچەیەکی گەورە کانیەکی گەورە خەریکە لێڵ ئەبێ ناتوانم ئاوی تیا بخۆمەوە چکە پەیام بۆ ئێمە کانیکی جوانە ئەتوانین ئاوی تیا بخۆینەوە ئەتوانین ئاوی پێبین بە خەڵک ئەتوانی تینوێتی خۆمانی پێ بشکێنین. پەیام هەمیشە بڵنگۆی گواستنەوەی دەنگی ناڕازی هاوڵاتیان و سەرجەم چین و توێژەکان بووە بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ سەرڕای ئەوەی کەناڵەکە زمانحاڵی کۆمەڵی ئیسلامیە بەڵام هەمیشە هاوسەنگی میدیایی پاراستووە و بە شێوەیەکی ئەکادیمی و میدیایی کاری کردووە. شاهدیدانی چین و توێژەکانیش ئەو ڕاستیە دەستەلمێنن. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.
کارزانەوەی من لەم ڤیدیە بینیم ئەوەی ڕامیار ئامادەی کردبوو لە ڕووی سایکۆلۆژیەوە کەسێک کە ئازارێک بەر شوێنێکیەکەوێت هیچی پێ نەکرێت ناچارە هاوار بکە بۆی ئازارەکەی کەم بێتەوە هیچ نەبێ ئەو ئازارەی لەسەر ئەو شوێنەی کەم بێتەوە هاوارەکە پەیامیش بۆتە ئەو شوێنەی کە هاواری بریندارەکان ناڕازیەکان نەخۆشەکان هیچ نەبێت کە هیچی پێ نەکرێ دەنگەکان ئەگوازێتەوە بەڵێ ڤیدیەکی ترمان هەیە لەبارەی پەیام و خێزان هەڵبەتە پەیام یەکێک لەو گرنگانەی کە کردوێتی ئەرکی سەرشانی خۆی ئەوەیە کە لایەنە خێزانەکان گرنگێکی تەواوی هەبێ وەکو توێژەران باسی دەکەن لە ڤیدیەکەشە باسیەکەن پێکەوە بینەری دەبین لەبارەی ئەو گرنگانەی پەیام داوێتی بە لایەنی خێزانی و پەروەردەی. کەناڵی ئاسمانی پەیام لە کاتێکدا یادی 13 ساڵەی دامەزراندنی دەکاتەوە کە خێزان لە هەرێمی کوردستان بەهۆی خراپ ئیدارەدانی سیاسیەکانی و نەهێشتنی ڕۆڵی ئاین گەورەترین مەترسی لەسەرا خێزانەکان بەهۆی چەندین کێشە و گرفتی کۆمەڵایەتی و ئابووری سیاسی لە بەریەک هەڵوەشاون لە ڕووی کۆمەڵاتی و خزمەتێکی زۆر گەورەی کرد. شارەزانی بواری خێزان پێیان وایە کەناڵی پەیام سەرەڕای کەمی ئیمکانیات و دروستکردنی لەمپەر لە بەردەمی بەڵام ڕۆڵێکی گرنگی جێراوە لە پاراستنی شیرازەی کۆمەڵایەتی و پاراستنی خێزانەکان و ڕێزگرتن لە بنەمای خێزان بوونی کەناڵی پەیام لە نێو کۆمەڵگەی کوردەواری بە پێویستیەکی هەنووکەی دەزانن. کەناڵی پەیامی یەکێکە لەو کەناڵانەی کە بەڕاستی ڕۆڵێکی گرنگ و ڕۆڵێکی تایبەتی هەبووە لە پێگەیاندنی کۆمەلگا لە پەروەردەکردنی خێزان و بە شێوەیەکی گشتی لەوەتەی پەیام دامەزراوە پەیام لە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە بە تایبەتیش پەروەردەکردنی خەڵک لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە و کاریگەری و هێنانی مامۆستایانی ئاینی بۆ ئەوەی کەوا کاریگەریان لەسەر کۆمەلگا هەبێ و ئەو پەیامانەی کەوا لە پەیامەوە دەرئەچن بۆ کۆمەلگا هەمویان ئەو پەیامانن کەوا هەم لە ڕوە شەرعیەکەیەوە هیچ کەم و کورتیەکیان نییە لە هەموو ڕیەکەوە لەو پەڕی بەها و لەو پەڕی بەرزینە هەم کەسێک سەرشانیەتی کەوا بتوانێت ئەو کەناڵە لە پێشەوەی کەناڵەکان دابنێ لە ماڵەوە بۆیە لە ڕووی کۆمەڵاتی و خزمەتێکی زۆر گەورەی کردووە شیرازەی کۆمەڵاتی لە خێزاندا پاراستووە و مەترسی لە ناوچوونی بەها کۆمەڵاتەکانی کەم کردوتەوە بۆیە من هەموو دەمێ هەموو کاتێک شانازی بۆ کەناڵا کەم کە خزمەتی کۆمەڵی خەڵکی کوردستانەکە کە توانیوێتی بەهاکانی کۆمەلگا بەها ئاینەکانمان پارێزی. کەناڵی پەیام وەک یەکەمین کەناڵی ئیسلامی کوردی ڕۆڵێکی گرنگ و کاریگەری جێراوە لە گەیاندنی شەریعەتی ئیسلامی وەک خۆی لە ناوە و دەرەوەی وڵات هەمیشە کاری لەسەر گەڕانەوەی ڕێز و شکۆ کردووە بۆ خێزانەکان ئامانجی پەروەردەکردنی خێزانێکی تەندروست بووە. کەناڵی پەیامێکێکە بانکخوازێکیش دەڵێت کەناڵی پەیام پشتی شێری بەردەکەوێت لە بەگشتدا چوونەوەی ئەو زوڵم مستەمەی لە ڕووی سیاسی و شەرعیەوە لە هاوڵاتیان دەکرێت. کەناڵی پەیامێکێکە لەو کەناڵانەی کە بەڕاستی جێی دڵخۆشی موسڵمانانن کە توانیوێتی لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ڕۆڵێکی بەرچاوی هەبێ بۆ ناساندنی شریعەتی خوای پەروەردگار بە خەڵکی و ئاشناکردنی خەڵک بە پەیامەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئیلتیزام دروستکردنی کۆمەڵە خەڵکێک بە شریعەت و بە دینی خواوە و بەرچاو ڕوونکردنەوەی خەڵکی لە ئەو زوڵم مستەمەی کە دەکرێتن ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی و شەرعیەوە ئەتوانم بڵێم کەناڵی پەیام پشتی شێری بەردەکەوێتن لە هەرێمی کوردستان کە تاکە کەناڵێک بوو کەناڵێکی ئیسلامی سەرتاسەری کە بکرێتەوە ئیش و کاری خۆی بکاتن. لە دەرەنجامی 29 ساڵ حکومڕانی دوو حیزبی باڵادەست لە هەرێمی کوردستان لە ئێستادا زۆرێک لە خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە دەڕۆن ئەمەش لە ئەنجامی سیاسەتی ناحەکیمانەیان کە بە پارەی دزراوی هاوڵاتیان دەیان کەناڵی ئاسمانی و نوێخۆییان کردوتەوە کە کار لەسەر دارمانی بەها بەرزەکان لە نێو کۆمەڵی کوردەواری دەکەن. پێچەوانەی ئەمانیش کەناڵی ئاسمانی پەیام کە خەونی لە مێژینەی ئیسلام دۆستان بوو بەردەوام کاری چاکسازی و پتەوکردنی خێزانەکانە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام.
بەڕێزان کەناڵی ئاسمانی پێیان هەموو لایەنەکانی بەسەر کردوەوە هیچ لایەنێکی فەرامۆش نەکردووە لەو چوارچێوەیەدا گرنگیەکی زۆر تایبەتی بە بواری وەرزش و هەواڵی وەرزشی داوە لەم بارەیەشەوە ڤیدیۆکمان هەیە فەرموو. من لێرەوە پیرۆزبایی لە یادی 13 ساڵی دامەزانی کەناڵی پەیامی خۆشەویست دەکەم. من ئەوەی کە زیاتر لەسەری ئەتۆمەوە بدوێن بەشی وەرزشە بەڕاستی بەشی وەرزشی کەناڵی پەیام دەورێکی زۆر گرنگی هەیە لە گواستنەوە و لە ڕاماڵکردنی هەموو ئەو وەرزشانی کە لەم شارەدا دەکرێت و هەموو پاڵەوانتەکان ئامادە بوون یەکێ بوون و کەسانی کە زۆر سەباقانە لە پێشەمویانەوە ئامادەی هەموو پاڵەوانەتەکان هەموو تەختەی دەورەکان بۆ هەموو کۆڕ و کۆبوونەکانی وەرزش بوون بۆیە لێرەوە دەستخۆشیان یەکەمێکێکە دەستیەمیان دەگوشم نمونیان زێر بێت بەڕاستی خزمەتێکی زۆری وەرزشی ئەم شاریان کردووە خاصە بەشی وەرزشی کەناڵی پەیام بۆیە داوا لێرەوە لە داوا لە ئیداری تەلەڤیزیۆنی ئەو تەلەڤیزیۆنە خۆشەویستی پەیامەکەم کە زیاتر و زیاتر هاوکاری ئەم بەشە بن و پژی ئەم بەشە بکەن تا زیاتر لە زیاتر خزمەتی وەرزشی شارەکەمان بکەن بۆی لێرەوە جارێک کە چاوی هەمیان ماجەکەم یەکەیەکە پیرۆزبایان لێ یەکەم ئینشاءالله سەنا ساڵی کەش یادی ئەم تەلەڤیزیۆن ناکرێتەوە. پێویستان بە هاوکاریشی زۆر زیاتر هەیە، پێویستان بە ستافی زیاتر هەیە، پێویستان بە مستەلزەماتی زیاتر هەیە بۆ کارەکانتان بۆیە داوا لە کەناڵەکە ئاکەم دەستەراو بن لەگەڵ بەشی وەرزشە تا بتوانن زیاتر خزمەتی وەرزشی شاری پەیمانی بکەن. لە ڕاستیان من لێرەوە پڕ بەدڵ پیرۆزبایی لە کەناڵی پەیامەکەم یادی دامەزرانی بەرەو 13 ساڵ بوونیان ئینشاڵڵا تەمەنیان درێژ دەبێت و وەچای یەکەبێکی کارمەندەکانیان ماجەکەم من لێرە وەکو یەکێتی تۆپی پێی سلێمانی زۆر سپاس و مەمنونیانم کە هەموو کار و چالاکیەکانی ئێمە وەکو ماڵی دووەمی ئێمە بووە هەموو کار و چالاکەکانی ئێمەی پەخش کردەوە و زۆربەی کاتش هاوکارمان بوون لە کار و چالاکیەکانمانە بەڕاستی پەیامە توانم بڵێم ماڵی دووەمی یەکێتی تۆپی پێی سلێمانیە. من لە ڕاستیا پێشنیارم ئەتوانم بەس بۆ بەشی وەرزشەکە بکەم هیوادارم ئەم پێشنیارم زۆر جا کردو بۆ کەناڵەکانی کەش و بۆ کەناڵەکەی بەڕێزیشتانێکم کە بەی خۆمان ێزانم حەزەکەم ئێوە بەرنمەیەکتانە بێت لەسەر ناوخۆی عێراق یاخود ناوخۆی کوردستانەوە بەڕاستی ناوخۆی شتە جیهانیەکان هەر هەمومانەی بینین و شتەکان یعنی بەڕاستی لە ئەکاونت و لە فەیسبوک ومانەیە بڵاوە بێتەوە هەموو زانیاریەکان بەساری زووترەگاتە دەستمان بەڵام کەسێرەکەی ناوخۆکان کۆمەڵێش دێ بڵاو ناکرێتەوە ئەمانە خەڵک گرتیمامی پێنایە لە کەناڵەکەیەوە ئێمە دەستخینە سەر زامەکانی تۆپی پێی سلێمانی هەولێر دووهۆ کوردستان هەمووی لەبەرەوە حەزم بە بەرنامەیەکی ناوخۆی. سەرەتا پیرۆزبایی دامەزرانی کەناڵەکەتان لێ یەکەم بە هیوایم کە ساڵی ئایندە بێتە ساڵی پێشکەوت و تری کەناڵەکەتان بە هیوان بەرنمەکانتان باشتر بێ جوانتر بێ بە پێشتر بێ وەکو لایەنە وەرزشیەکەش بەڕاستی ئێمە وەکو بەڕێوەبەراتی لاوانی سلێمانی زۆر دەستخۆشیتان لەکەین ئێوە هەمیشە هاوکارمان بوون بە هیوان کە لە ئایندەیە لە هەموو کار و چالاکیەکانی ترمانە هاوکاری زیاترمان بن جێدەستان دیارە بەڕاستی من هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بەو هیوایم کە بتوانن لە هەموو بوارەکانی پیشا سەرکەوتوو بن وەکوەوەی کە چ لە بواری وەرزشیەوە لە بوارەکانی پیشا پێم وابێ جێدەستیان دارە و توانیتانە جێگەی خۆتان بکەن. بێگومان بوونی هەر کەناڵێک بۆ خۆی دیارە خزمەتێکەکە بە بوارەکانی ژیان کەناڵی پەیامی ژێکێکە لەوانەیە کە ماوەی چەندین ساڵە لە بوارەکەی ئەو توانیوێتی بەپێی توانای خۆی خزمەت بکات بەڵام یەک خاڵی زۆر گرنگ هەیە کە بۆ هەموو کەناڵەکان ئەمە خاڵێکی جەوهری ئەویژەوەیە پێویستە زیاتر ئاورچ لە کارمەندەکانی ئەو کەناڵە بدرێتەوە لە ڕووی مادی و لە ڕووی تەکنیکی و ئامێرەکانی پێویستی کەناڵەکە ئەمانە زیاتر خزمەتی بکرێت زیاتر پەرەی پێ بدرێت چونکە ئەومان لە یاد نەچێت پێشکەوتنی هەر کەناڵێک بندە بە هاوکاریکردنی زیاتری کارمەندەکانی و لە هەمان کاتشە پێشکەوتنی ئەو ئامێرانەی کە بەکاری دێنێت چ لە کامێرا چ لە مایک چ لە هەموو ئەو پێداویستیانی تر کە کەناڵێکی تەلەڤیزیۆنی پێویستێتی بۆیە بەو هیوایم کە سەرپەرشتیارانی کەناڵی پەیام بتوانن لە ئایندەدا لە ساڵی ئایندەدا زیاتر پەرە بەو لایەنانە بدەن بۆ ئەوەی بتوانن زیاتر جێدەستی خۆیان دیار بێت لە سەر ئاستی کوردستان و شاری
پیرۆزبایی دامەزرانی کەناکەتان لە یەکە بە یەکەی کارمەندە دڵسۆزەکانی دەکەم. من دەتوانم بڵێم لەم چەند ساڵی دواییدا ژمارەیەکی زۆری کەناڵی ئاسمانی لە هەرێمی کوردستاندا کرایەوە. هەندێکیان بوونەتە بار و زەحمەت بەسەر کۆمەلگای کوردەواری و بەسەر کللتورەکەیەوە و هەندێکیشی بوونەتە بنیادنەر و پێشکەشکردن و ئەدای جوان بۆ خێزان و کۆمەلگای کوردەواری. دەتوانم بڵێم کەناڵەکەی بەڕێستانێکێک بۆ لەو کەناڵانی کە لە ڕووی ئەدەب و ئەخلاقی کوردەواری و خزمەتێکی جوانی کردووە، بناغێکی جوانی داناوە. هەمیشە کەناڵێک بووە کە لەناو خێزانەکاندا کە ڕەوشی جوانی بڵاو کردێتەوە. بینەوە سەر بوارەکەی خۆمان کە لە بوارە وەرشەکەشدا کە من قسە بکەم. بەڕێستان و کەناڵەکەتان و کۆمەڵێک کارمەندی دڵسۆز و برادرانی پشتی کامێرەش لەو کەناڵە خزمەت دەکەن کە توانیویانە ڕووە جوانەکەی وەرزشی هەرێمی کوردستان پیشانی کۆمەلگای کوردەواری بدرێت و ئەو کەم و کوڕیانەشی کە هەیە لە وەرزشدا بتوانین بە ڕەخنەیەکی بنیادنەر بخرێتە سەر شاشەکان تاوەکو لە داهاتوودا هەنگاو بۆ ساکسازی بدەین. لەبەر ئەوە جارێکی تر پیرۆزبایی دامەزرانی کەناڵەکەتان لێ دەکەم و لە بواری وەرزشیشدا دەتوانم ئەوە بڵێم شوێن دەستان دیارە و خزمەتێکی باشتان کردووە، چی لە کارە ناوخۆیەکان، چی لە کارە جیهانەکان. وەبزەمەوەیان ئینسێرتە. بەڵە بەڕێزان هەر لە چوارچێوی وەرزشە ئامێنینەوە بۆی کات نەکوژین میوانێکی زۆر ڕۆحسووکمان لەگەڵە بەرپرسی ژووری هەواڵی وەرزشی کاک پێشەنگ با فەرمێ. کاک پێشەنگ فەرموو. السلام علیکم. کۆتایی یافەقی ڕۆژارتان بیر کەوتەوە. ئێمە هەمیشە لە بنکەکەین. هەژاگلەی دەست پێگەمیان بە پیرۆزبایی. جارێت تۆ پرسیامەکە میوانی ئێمەش پێشکەشکاری بەلەمەکە. کاک پێشەنگ بەخێر بێن. زۆر سپاس. ڤیدیۆکەت بینی ینی جەماوەرێکی زۆر ڕازین لە ئیش و کارەکانتان، ئێمەش وەکو ژووری هەواڵ و سیاست هەر لێتان ڕازین، تاکیدیم هەموو پێیان لێتان ڕازیە بێژگە لە بینەرەکان. چیت هەیە بۆ ساڵیات؟ بێگومان دەستپێچێریشێک خۆماندووکردنیە بێ بۆ ئەوەی تۆ بەرهەمەکەی بچنیتەوە. ئێمە سەرڕایەوەی کە ئەتوانم بڵێم ژمارەمان کەمە، واتە توانای مرۆییمان کەمە و لایەنی دارایش خۆتان شارەزاند کە کەناڵی ئاسمانی پێیە چۆن گوزەری کردووە تا ئێستا، بەڵام فیدباکێکی باشمان بواتەوە تۆ هەم لەلایەن با بڵێن ئەو خەڵکی کە بینەرمانە هەمۆشی کە سەرپەرشتی شەکانمانی کردووە دوور و نزیک. بۆیە هەمیشێمە بە پێ و توانا و قودرەتەی کامان بووە سوپاسگوزارین کە توانیمانە خزمەتێک بکەین و کەلێنە پڕ بکەینەوە. ژمارەتان چەندە؟ تەڵعاً لە چاو میدیاکانی کە کەناڵەکانی دیکە بەم حەجمە زۆر جار من لە دەرەوە بیستمە، یعنی ئەمە نەوێ بە ڕووپامایی مجامەرە دەڵێن هەواڵ وەرزشی پێیان زۆر باشە، کوالەتێکی باشی هەیە. لە کاتێکدا لە کەناڵەکانی دیکە ستافێکی گەورەتر دیکە. ژمارەتان چەندە؟ ئێمە غێری ئەو دوو پامێرەی با بڵێن کە ئیشە ناوخۆیەکەیان دەکەوێتە سەرشان لە ناو ژووری هەواڵە بە چوار کەس هەم بێژەرین، هەم سەرنووسەرین، هەم هەواڵسازین و زۆر جار مۆنتاژەکەژەکەین لەتان ناشارین چوو هەم بەرپرسن هەم خەمخۆرین. دەست خۆش بێ. زۆر باشە. کاک پێشنگ ئێوە وەکو سەرچاوەی دەستخستنی زانیاریەکان زێوە بە دوانەوەتانوێ من بەتەنیا ڕوبەڕووتان لێو ناترسین بۆیە ئەو سەرچاوانی ئێوە بەکارێنن کە بینەرەکانتان مەسەڵەن وەکو کارزانش باسی کرد شایەتی بەهێزی هەواڵەکانتانن، ئەو سەرچاوانە ئێوە پشت بە چییە بەسن لە کاتێکە وابزانم کەناڵی ئاسمانی پێیان لەبەر ڕووی مادی نەیتوانیوە کۆمەڵێک سەرچاوەتان بۆ بکڕێت. بێگومان ئێمە پشتبەستوو بەو سەرچاوانە هەواڵەکانمان ڕێگەخین کە بۆ نمونە لە ئیسپانیا ئەگەر باسکەین یەک دوو ڕۆژنامەهان کە نزیکن لە بەرشەلۆنە لە بەرامبەر یەک دوو ڕۆژنامەهان نزیکن لە ڕیال مەدرید. ئەمانە وەک سەرچاوی متمانە و باوەڕپێکراو بەکارێنین بۆ نزیکن لەوەی کەچی لەو دویانەیە گوزەریا لە تاوی ویانانەی کاکەونە و وڵاتەوە. بۆ وڵاتەکانی کەش بۆ نمونە لە ئینگلتەرا ڕۆژنامەی زەستەنمان هەیە، دەیلی میلمان هەیە، لە ئیتالیا ڕۆژنامەی کاڵشۆ مێرکاتۆمان هەیە، تۆتۆ سپۆرتمان هەیە. ئەو سەرچاوانە بەکارێنین کە نزیکن لە واقعی ئەو وڵاتەوە، واتە بۆ هەواڵی هەر وڵاتەیە پشە بەسین بە ڕۆژنامە و سەرچاوەکانی وڵات.
زۆر باشە گرفتەکانتان چین کاک پێشن گرفتەکان وڵا زۆرن بەڵام وەک تەواوی بەشەکانی دیکە ئێمە نەمانێشتووە پێمانەوە دیار بێ و توانایەکی زیاترمان بە خەرجراوە بۆ ئەوەی نێڵین کەلێن دروست بێ پێم خۆش نییە بچمە ناو وردەکاری و گرفتانی کە ڕوبەڕوومانە بێتەوە بەڵام سپاس بۆ خوا تاکو ئێستا ئەوەی کە ڕوبەڕوومان بۆ تۆ توانیمانە بەرەنگاری بینەوە و هەدەفەکەمان پێچین کە ڕازیکردنی خەڵکە کە لە دەرەوە بینێت باشە پێشنگ بێژەری وەرشی ئەبێ لایەنگر بێت ئەو پرسیاری من بوو خۆی دوو شتێ بێژەری وەرشی لە دەرەوەی پیشەکەی واتە بۆ نمونە من تا لە ناو دەستگا میدیایەکەیەم و لە ناو پرۆگرامێکم یاخود هەواڵەکان پێشکەشەکەم نابێت لایەنگربی بەڵام دوجار لە دەرەوەی ممارەسەکردنی ئیشەکەی خۆزیەوە لە ناو ممارەسەکەدا کردوتانێنێت تا هەرگیز من خۆم لێرەم بڕۆم ئێستافەکەش فیدباک ئەزانی چۆنە من ڕێک پێچوانەکەیت بۆ سەرمەم چۆن بۆ نمونە هەندێک جار کە یەکێ بینی ومی ئەو پرسیارەی ڕوبەڕوو کردومەتەوە توێتی هاندەری شوێی پێشوەختە من بۆی بزانم تا چەند توانیمە بێلایانی خۆم لە سەر شاشە بسەلمێنم وتومە تۆ چۆن لە من تێگەشتی وازانی هاندەری شوم زۆر جارە و یانەی و تۆ کە من پێچوانەکەی بە شکل تاوان بە باشە دەچی ئێستا بینەرانی شووا حەز دەکەن بەستاوان باشە توانین بڵێ لایەنگری شوێی ئاسایی لە یەک دوو یانە من لێم تێک لە دەرەوەی ممارەسەکردنی شەکەم من هاندەری ڕێال مەدریدم لە سەراستی هەڵبژاردەش هەڵبژاردەی هۆڵند هەر هۆڵم داماوی هەر هۆڵم داماوە باشە قسەی خۆی سوورە دەمێکم زۆر باشە پێشنگ با من تۆزە لە پرسیارە جدیەکان بڵکەمەوە پێشنگ بۆچی کە من هەواڵ تەمان زۆر گەشتمان پێکەوەیە کە من هەواڵی سیاسی تەواو بم کە من لە هەواڵی سیاسی تەواو بم ئەیەمە تۆ بۆچی ئەبێ خێرا لە ستۆدیۆ ڕاکەمە دەرەوە من و تۆ لە پەیامێکمان نەناسیەوە پێشوەختە ئێمە ئەتوانم بڵێم مێژوێکی دوور و درێژ پێشەوە بەسوینەتەوە لە پاڵم مێژوە دوور و درێژەیە چەندین سەفەرمان پێکەوە کردووە چەندین یادگاری خۆشمانەیە ڕەنگە لە کاتە جدیەکانیشە هەمیشە ئینسانەکان بۆ منە زۆر جار تۆ لە تازەیە شتێکت بیرێتەوە پێکەنین دێ فۆ پێ ناژیرێت موقعی هەواڵ و بەرنامەش موقعێکی جدیانی کە تۆ نابێ بەگاڵتە وەریگری زۆر جارکە و شتانەیە تۆ زەهنە خۆت پێڕانابێت بە ساڵار دەترسی هەر سیر مەکا پێکەنینی بەخوا یادگاریمان زۆرە زۆر باش پرسیار تەبی نازانم مەگەر پرسیارێک هەبێت من پرسیارم زۆر تر لەوەی کات ینی کات کەمە زۆر باشە من یەک دوو پرسیاری کەمەیە تەبەن بە سوپاسەوە ینی سوپاسی هاوکارەکانی شتەکەین کە ئەوان پێیان نەکراوە تۆ لە بری هەمیان و بەرپرسیشانی زۆر باشە ئەتانەیە بۆ لە سپینێ بە دواوە بەشی وەرزش چی بە بینەرەکانتان بڵێن چۆن بەشی وەرزش دێتەوە جارێکی تر لە ساڵی نوێی کەناڵ ئێمە هەنگاوەکانمان نەوەستانوە چاوەڕێی ساڵکەین ئێمە چاوەڕێی ڕۆژەکەین واتە ئەمڕۆ کە تەواوەکەی نەمانوێت سبەینە باشتر بین بۆیە لای ئێمە تێپەڕبوونی ساڵ واتایشی ئەو تۆی نییە ئەوەندەی ئەوە نەبێمە یادی چۆنەڵی لەدایکبوونی پەیامەکەینەوە ژین ئێمە ڕۆژ بە ڕۆژ هەوڵین گەشە بکەین پشتیوان بەخوا لەو گەشەش بەردەوامە بین ئەو ستایلێک ئێمە ئێستا پەیڕەویەکەین بڕوام وایە ئەزای چۆنە تۆ دوجار هەری شێکە لە تیڤەوەیکەی بۆ بینەرێکی کاتێک کە تۆ فیدباکی بینەر وەرەگریتەوە لە سەیە هەشتای لێت ڕازی ئەمە خۆی بۆ خۆی نیشانەی سەرکەوتنی ئەو شتێک هاندەریشە بۆی زیاتر خۆت ماندوو بکەی ئەی وەکو خۆتان خۆشمان وەکوتم تۆ کاتێک کە بینەرشتان ڕازی سواز بۆ نابێ زۆر باشە کاتمان کەمە پێشە وەکو کۆتا پرسیارم بورە من زۆرترین پرسیارم دەکرد برادەریتان هەیە خۆی زۆر باشە بۆ خۆتان ئەم شەو یاری کوێ و ئەشتەوێت چ هەواڵێک بکەی ئەم شەو بۆ وەرزش وەڵای ئەم شەو تامان چامپیۆنز لیگ گەڕی پێنجەمی بەڕێوە چێوە لە ئێستادا ڕیال مەدرید لە یاریە بوو بە زۆر هێنایانم وتیانەوە بەجێ بەڵی بچی بتە ناو بەرنامەکەوەگینا حەزم ناکرد بەجێ بێڵم گەشتەکەشم دیارەیەکێ لە هەر حەدەسە جوانەکان کامڕۆ ڕوویدا
کردنی یاریگای سان پاولۆ بوون گۆڕینی ناوەکەی با یاریگای دیگۆرماندۆ مارادۆنا و گۆفاک بۆ یاریزانە ئەرجەنتینی ئەلبەت ناپۆلیانێکی ئیتاڵیە بەڵام لە پێشودا مارادۆنا یاری بۆ ویانەیە کردووە بۆەوە گۆفاک ناوی ئەو یاریگای گۆڕا بەڕسمی بۆ یاریگای دیگۆرماندۆ ماراتۆن جوانە زانیارێکی باش من هیچم ناوە گەر تۆ شتێکت تەنها دەستخۆشی دەکەم طبعاً ئەوە سۆبەتم کرد هەفتەی ڕابردوو لە بازار لە سێوانی یەک دوانێکم بینی وتیان تۆ و ناوی کاک محەممەدیشانش وتیان زۆری لە ئەنگریان پێوێ لە کات لەوەی لە بەرنمەکە ئەوە لە قسەیان لەسەر تی پێ کرد بێت بەرنامە کەشفەکە نەمانێت تۆ زۆر کەش دەستخۆش بێسەنگیان سۆسپاس بەتاکی دەیگوازێت لەگەڵ عەزێتمان نای زۆر سپاس پێشنگ ڤیدیۆکی ترمان هەیە نازانم ڤیدیۆکانمان بەشێکی دیکە لە کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان وابزانم بەڵە گەر هاوکارانم بەشێک لە کارمەندانی پێیام قسەی خۆیان هەیە لەبارەی ساڵیادی پێیام فەرموو پێکەوە بینەری دەبیت. سەرەتا بەناوی خۆی گەورە مێرەمان من سالار باقی بەرپرسی بەشی دیکۆر ماوەی 8 ساڵە لە کەناڵی پێیام کارەکەم و بە هاوکاری برای بەڕێزم کاک هەردی توانیوانە زۆربەی کارەکانمان بۆ پەڕی باشەوە بە ئەنجام گەێنین پشتیوان بەخوا هەوڵێن بەردەوام بین و بە هیواین بتوانین سوودێکمان گەیاند بێ و سوود بگەێنین و کارەکانمان جێگەی خۆی گرتە بێت ئینشەڵڵا. بەڕێزان من دەستخۆشی تەواوم هەیە بۆ تەواوی ستافی پەیام لەسەرەوە تا خوارەوە و دەستی ماندووبوونی هەموو برایانە گوشم ئینشەڵڵا بە هیوام ساڵیادی پەیام بێتە ساڵێکی نوێبوونەوە و هیوای بەردەوامی و گەشە پێدان و نوێبوونەوەیکی جوان نەخوازم بۆ پەیام ئینشەڵڵا ساڵێکی پڕ سەرکەوتن بێ بۆ کەناڵەکەمان و سەرڕای و قەیران و شتێکی ئێمە بەدەر لە کەناڵەکانی کە خۆمان نەزانین کەناڵی پەیام پشتیوانێکی وەها بەهێزی نییەوە کەناڵەکانی کە ئێمە ئەوەی پشتیوانمانە خۆی گەورەیە پشتیوان بەخوا ئەم ساڵێکی جوانترە بە بۆ ئێمەوە هیوایمان دوو نەبوون بۆ برایانەی کە لە پشت کامێرەوە لە تەواوی بەرنامەکانە لە تەواوی پرۆگرامەکانی پەیاما کارەکەن دووبارە ساڵی نوێی کارکردنیان پیرۆز بێەوە دەستیمان دووبوونیان نەگوشم. زۆر سپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان من کۆسار پەیوەند پیشەم لە کەناڵی ئاسمانی پەیام کامێرەمان زیاتر لە 10 ساڵە ئەزمموی کارکردنم لە کەناڵی ئاسمانی پەیام هەیە. من زۆر عەشقم بە ئیشەکەی خۆم و بە کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە ماڵی یەکەم بۆ من. ڕاستە زۆر جار بەربەرز دروست کراوە لە ئیشەکانمانە زۆر جار عەزێت دراوین لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بەڵام ئەمە نەبووتە ئەوەی کە ساردمان کاتەوە لە پیشەکەمان یاخود لە ئیشەکەمان. ئێمە هەمیشە هەوڵمان داوە وێنەکان و ڕووداوەکان و بەرنامە تۆمارکراوەکان بەرجوانترین شێوە بگوازینەوە بۆ ئێوەی خۆشەویست. بە بۆنەی 12مین ساڵیادی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیامەوە وەکو یەکەم کەناڵی ئیسلامی کوردی پیرۆزبایی لە خۆم و لە بەڕێوەبەر و لە ستافی بەڕێوەبردن و لە هەموو هاوڕەکان مەکەم لە کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها پیرۆزبایی لە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیامەکەم. سڵای خۆی گەورەتان لێبێ من ئەحمەد کەریم ئەزمموی 9 ساڵ کارکردن لە کاری میدیایی لە کەناڵی ئاسمانی پەیام یەکی 12 پیرۆزەکەم یادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بێ لە هەموو لایەک. ئێرە وەکو بەشی ستۆدیۆی دەنگی کەناڵەکە هەر دەنگێک هەر بەرهەمێکی دەنگی کە کەناڵەکە پێویستی بێ لێرەوە بەرهەمێت و یەکی 12
مێژوویەکی جوانە لە ناو کاری ڕۆژنامەوانی کوردیا لە ناو کاری میدیاییە لە ناو کاری ڕۆژنامەوانی کوردیا یەکی 12 مێژوویەک بوو کە کەناڵێکی بوێر و ڕازگۆ لەدایک بوو هەمومان ئەزانین کە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێک بووە هەمیشە لە بەرەی خەڵکا بووە دەنگی لەگەڵ دەنگی خەڵکا بووە هاواری لەگەڵ هاواری خەڵکی بەشمەینەتا بووە کەناڵێک بووە بە یەک ڕوو بە یەک ڕیتمی ڕاستەقینە بە ڕوویەکی ڕاستەقینە ئیشی کردووە جارێک لەم بەر نەبوو جارێک لەولا بەڵکو لە بەرەی خەڵکا بووە من یادی دامەزراندنی ئەم کەناڵە جوانە پیرۆزەکەم لە هەموو لایەک لە خەڵکی بە تایبەتی لە بەرەوەی کەناڵی خەڵک بووە کەناڵێکی هەمە چەشن بووە و پیرۆزیەکەم لە خۆم لە بەرەوەی ماڵی خۆم بووە ئێمە هەر کەسێک هەر کارمەندێک هەر کەسێک لەم شوێنە خزمەتی کردبێ لەم کەناڵەیە بە ماڵی خۆی زانیوە خزمەتی ئێمە خزمەتە بە خەڵکی یادی دامەزراندنی ئەم کەناڵە پیرۆزەکەم لە بەڕێوەبەر و لە ستافەکەی و لە خەڵکی 12 ساڵ کارکردن و خزمەت بەرز و پیرۆز بێت ئێمە پەیمانی بەردەوامی و وەفا نوێیەکەینەوە بەڵێ سالار مەجالمان نییە خۆمان قسە بکەین نەوەڵا بەداخەوە ڤیتیەمانەوەنە زۆرە لەو دیوە زۆر زەختمان لێ دەکەن بەڵام بۆی کە خۆمان قسە نەکەین خۆمان بۆ ناژیرە قسە هەر دەکەین باش باشە بەڕێزان ڤیتێکی ترمان هەیە کۆمەڵێک لە نوخبەی ڕۆشنبیران و سەران و چاودێرانی سیاسی کەرکووک لەسەر پەیام قسەیان کردووە دیارە کەناڵی پەیام بەڕاستی ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی زۆر جێی دڵخۆشیە لای ئێمە هەست بۆنێکی ئاینیمان هەبێ هەچ کۆڕێک هەست سیمینارێک هەست فیستیڤاڵێک کە دەربارەی ئاینی ئیسلام و دەربارەی فکر بێ بەڕاستی دڵمان خۆشە کە کەناڵێکی ئیسلامی بە بەردەوام ئامادەیە لەو شوێنە ئەوە جێی دەستخۆشیە و جێی ئەوەیە کە ئێمە دوعای خێریان بۆ بکەین دواتر کەناڵی پەیام هەر لە ڕۆ ئاینیەکەوەش نییە ڕۆڵی بەرچاویان هەیە لە بەرەنگاربوونەوەی فکری ئیلحاد و فکری عەلمانیەت لەم وڵاتە لە پاڵ کەناڵی پەیامە کەناڵی بانگوازشمان هەیە بەڕاستی خەڵکێکی زۆر متابعی ئەکا خەڵک عایلێکی زۆر دیندار بۆ ناو خێزانی کورد بەڕاستی گونجاوە دوعای خێرمان بۆیان هەیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی زۆر جار ئەگەر کۆڕێک هەبێ سیمینارێک هەبێ دووبارەی ئەەکەمەوە ئەوان دائیمەن لەوێ ئامادەن بەڕاستی جێی دەستخۆشی بەڕاستی سەرەتا پیرۆزبایی لە یادی دامەزراندنی کەناڵی پەیامەکەم کە توانیوەتی جێی خۆی لە ناو ئاسمانی میدیای کوردیە بکاتەوە و بە شێوەیەکی پرۆفشناڵ و پیشەیانە کارەکانی ئەنجام بدە بە تایبەت لەم سنوورانە کە سنووری ناوچە جێناکۆکەکانی پێڵێن بەگشتی و کەرکووک بە تایبەتی کەناڵی پەیامێکە بۆ لەو کەناڵانە کە توانوێتی واقعەکان وەکو خۆی بێ گەورەکردن یا بێ بچووکردن پیشەیانە بگوازێتەوە و منصفش بێت لە تەرحی قەزیەکانە ئەمە لە کاتێکە فەوزایەکی ئیعلامی زۆر مزایداتێکی ئیعلامی زۆری سیاسی لەلایەن کەناڵە ڕاگەیاندنەکانی تر یا کەناڵە سیاسیەکانی تر لەسەر ئەم دۆزی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ئەکرێ و مزایدەی زۆری پێوە ئەکرێ و بۆ شەڕی حزبی و سیاسی بەرژەوەندی لایەنێک بەکار ئەهێنرێ دایمە میدیا خراوەتە بەرژەوەندی لایەنی سیاسی نەک بەرژەوەندی دۆزەکە خۆشبەختانە پەیامێکە بووە لەو کەناڵانە کە هەوڵی داوە خزمەت بە دۆزەکە بکات نەک وەکو قەزیەیەکی حزبی سەیری بکە وەکو قەزیەکی نەتەوەی تەعاملی لەگەڵیان کردووە مای دەستخۆشیە و ئەو تیمەی پەیام لە کەرکووکە تیمێکی خۆشەویستن ئەزانن چۆن کارەکانەکەن هەموو دام و دەستگاکانی شارەکەش مامەڵەیان لەگەڵاکە لەبەرەوە پیشەیانە مامەڵیان
سەرەتا پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامەکەم وەکو کەناڵی هەر لە سەرەتاوە جیاواز لە ڕنگ و ئەیدۆلۆژیایەک بینەری ئەم کەناڵە بۆ ئەوەی کە نزیکیش بوومە لە پەیامنێرەکانیەوە یان لە هاوکارەکانی ئەم کەناڵەوە کەناڵی بۆتوانیت تا ڕادەیەک جێگەی ڕەزامەندی شەقامی کوردی بێ ئەم کەناڵە ئەگەر کەسەر بە حیزبێکی سیاسی ئەگەر حیزبەکەی لە دەسڵاتیش بوو بێ یان بەشێکیش نەبوو بێ لە دەسڵات و کە ئێستا ئۆپۆزیسیۆنەتوانێتی هاوسەنگیەک دروست بکە یان هاوسەنگیەک بپارێزێت لە نێوان ناڕەزایی خەڵکی وەگلەی خەڵکی و هەر توانیتی تا ڕادەیەک بەشێک بێ لە دەنگ و ڕەنگی خەڵک بۆ دژایەتیکردنی گەندەڵی وە لە ناوچە جێناکۆکانیش توانێتی ئامادەی هەبێت لە ڕووداوەکان لە گواستنەوەی ڕووداوەکانە و جگەی لەوەی بەرژەوەندی نەتەوەی و جگەلەوەی ڕخنەگردنیش لە ئەدا و دەسڵاتی کوردش لە ناوچە جێناکۆکان پەیام دەوری هەبووە ڕۆڵی هەبووە من وەکو خۆم وەک نووسەر و ڕۆژنامە نووسێکی سەربەخۆ چیم ویست بێ یان چیم وتبێ لە پەیام ئازاد بوومە و سانسۆن بۆ دانەرا و کە سانسۆرش قبول ناکەم پەیام ئەوەی وتومە گواستێتی وەکو خۆی کە ئەمە جێی شانازێ بۆ پەیام. بەڵە بەڕێزان بەشێک لە چین و توێژەکانی هەڵەبجەش قسەی خۆیان هەیە لەبارەی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیام کە 12 ساڵ کارکردنی پەیام لە ناو میدیای کوردیدا بابزانین هەڵەبجەیەکان چیاڵێن لەو بارەوە. بە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامە ئەوێ ڕای پیرۆزباییم لە بەڕێوەبەری گشتی کەناڵەکە و تۆڕی میدیایی کۆمەڵ و هەموو کارمەندانی ئەو کەناڵە بەڕێزە من دوعای خێرم هەیە بۆیان و هیوای موفەقیەت و بەردەوامیان بۆ ئەخوازم کەناڵێکە تا ئێستا توانین بڵێن تا ڕادەیەکی زۆر ئەدای پەیامی خۆی کردووە پەیام لە ناو بارودۆخێکە بە ئیمکانێتێکی متەواضعانەوە کۆمەڵێ گەنج بەتوانە و تاقی خۆیان بە ئیمکانیاتێکی کەم هەدا ئێستا بەردەوامیان داوە بۆ کەناڵە ئەمە جێگەی نرخاندن و دەستخۆشیە پەیام لە ئێستاداوە لە ڕابردووشدا لە چەند خولێکی ڕابردووی کابینەکانی حکوومەتدا کەناڵێک بووە کە زمان حاڵی حیزبێکی ئۆپۆزیسیۆن بووە و خۆشی میدیایەکی ئۆپۆزیسیۆن کار بووە لەوەشە تا ڕادێک توانیوێتی خوێندنەوەیکی ڕخنەگرانە بۆ پرۆسی سیاسی بۆ واقعی سیاسی بۆ واقعی حکومڕانی کوردستان بکە ئەمەش جێگەی دەستخۆشیە توانیوێتی بوێرانە بیر و ڕایە و خەڵکە هەمووی بگوازێتەوە و بەبێ سانسۆر و بەبێ تەشیر و بەبێ ناوزڕاندن ئەدایەکی سیاسیانە حەکیمانەی خۆی بکە و توانیوێتی تا ئەندازەیەکی زۆر گزارش لە شەقامی کوردی شەقامی بێزار و تووڕە بە تایبەتی لەم چەند ساڵەی ڕابردووە کە خەڵکی کوردستان دووچاری نەهامەتێکی زۆر بووە بەهۆی ئەو دەسەڵاتەوە کە تا ئێستا نەیتوانیوە لە دوای 30 ساڵ ئەدایەکی حکومڕانی ڕێک و پێک و چاک و دەستوری و یاسایی بکە و مؤسسات بۆ ئەم وڵاتە بنیاد بنێ. پیرۆزبایی لە ساڵوەگەڕی دامەزراندنی کەناڵی پەیام کەناڵی ئاسمانی پەیامەکەم معلومی بەڕێستانەکە ئەمڕۆ ڕاگەیاندن هەر پێ ئەوترێ دەسەڵاتی چوارهەم کە ئەڕاتە هەموو شوێن و ئەڕاتە هەموو جێگایەک حەمد و سەنا بۆ خوا کەناڵی پەیام توانیوێتی ڕۆڵ و دەورێکی ئیجابی خۆی ببینێ بڵاوکردنەوەی ئەخلاق و خۆڕەوشتە بەرزەکان بۆ مەسلەی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان توانیوێتی ڕۆڵێکی جوان و دەورێکی جوان ببێنێەوە حقیقەت و ڕاستیەکەوا پێویستە بگاتە ماڵەکان ئەو توانیوێتی بگەێنێتە ماڵەکان و ئەمڕۆ ئێمە زۆر پێویستیمان بەو جۆرە کەناڵانە هەیە کە ئەمڕۆەوەی کە ڕۆڵە بینێەوە دەورە بینێ لەوە چێ پێشتر
زیاتر مزگەوتەکان و منبەری مزگەوتەکان توانی بێتان ڕۆڵ و دەورێک ببینین ئەوەی کە پێویست بووە بەڵام ئەمڕۆ ئەبینین بە حقیقت ئەم کەناڵانەی کەوا هەن لە منبەرەکان و لە شوێنەکان زیاتر ڕۆڵ و دەور ئەبێنن بۆ لەبەرەوەی کە ڕاستە و خۆ لەگەڵ کەسەکانە ڕەبت و عەلاقەی هەیە کە بە ئەمڕۆ مۆبایلێکی پێ لە گیرفانایەتی ئەو شتانەی کەوا بڵاو ئەبێتەوە لە کەناڵەکان لە ڕاگەیاندنەکان ئەو گوێبیستی ئەبێ بۆیە زۆر زەرورە بوونی کەناڵی ئاوەها کەناڵێکی ئاوەها و هاوشێوەی ئەم کەناڵانە پێویستەوە زەرورە و ئێمە دوعای خێرەکەین بۆ ئەو کەناڵانەی وەکو کەناڵی پەیام وان کە ڕۆڵ و دەوری ئیجابیان هەیە لە ناو کۆمەلگاکانی ئێمە. سەرەتا پیرۆزباییتان لێکەم بۆ یادی دامەزاننی کەناڵی پەیام. کەناڵی پەیام سەرەڕای هەر تێبینیەک لە ڕووەکانی ترەوە کێشەمان نییە بەڵام لە ڕووی گەاندنی دەنگی ناڕزایەتی خەڵکەوە منە ئاماژەی پێ بکەم بەڕاستی ئەم کەناڵە زۆر ڕازگۆ بۆ لەگەڵ دەنگە ناڕازیەکان چونکە لە کاتێکا کە کۆمەڵیش لە ناو حکوومەتا بووە و بەشدار بووە لە پێکێنانی حکوومەتە ئەم هەر دەنگی ناڕزایەتی خەڵکی گەاندووە بە شوێنەکان و بەردەوام تەختیەی ناڕزایەتەکانی خەڵکی کردووە ئەمەش جێگەی دەستخۆشیە چونکە ئەو حیزبانەی تر کە کەناڵیان هەیە کەناڵ هەر ئەوەنەی بەشداریان لە حکوومەتا کرد ئەبنە شتێکی تر وە لە مەبدەکەی خۆیان لادەن کە بەرگریکردنە لە خەڵکی مافخورا و خەڵکی ناڕازی و ئەو خەڵکی کە لەو دۆخە ناهەموارە ناڕازیە ئەمە جێگەی دەستخۆشیە ئەگەر پەیام تەنها ئەم خەسڵەتەی شێبێ من وازانم بوونی زەرورەوە دەستخۆشیشان لێک. سەرێ منەوە سەلای بەڵێ پابەندی ڕێکارەکانی خۆپارێزی بین. باش ئافو فەرموو. بەڕێزان پەیام لە هەندەران لە تاراوگە بینەرێکی باش و بەرچاوی هەیە بۆ پێی کە لە زۆربەی تەوەرەکان زۆر زار پەیوەندی بە پەیامەوە دەکەن و لە زۆر حاڵەتدا فیدباک وەردەگیرێ. پەیامی کوردانی تاراوگەی وەرگرتووە لەسەر ساڵانی ڕابردووی پەیام. فەرموو. پیرۆزبای گەرمی خۆم ئاراستەی بەڕێوەبەر و کارمەندەکانی پەیامی بەڕێز دەکەم خوای گەورە سەلامەتیان کە بەڕاستی جێگە دەستیان دیار بووە بە تایبەتیش لە قۆناغی یەکەمدا کاتێکە سەرەتای دروستبوونیان بووە لەو قۆناغەدا بەڕاستی بوونیان و هاتنە دنیایان بەڕاستی ینی کەناڵێکی ئاوا زۆر گرنگ بوو بۆ ئێمە کەوا ئیسلام وەکو پێویست بە حەقەت وەکو خۆی بناسێت کەوا ئیسلام دینێکە بەرنامەجی ژیانە نەکەرەوە بریتی بێت لە تۆ نوێشکە لە بینی خۆت و خوای خۆتە وەکو نەسڕانیەکان. جا لە هەمان کەتیشە بەڕاستی من هەندێک پێشنیارم هەیە بۆ ئەو برا بەڕێزە خۆشەویستانە ئەوی ژەتانە ئێمە وەکو موسڵمان زۆر پێویستمان بە جانبی هونەر هەیە ئەمەش زەڕور بکەوە بەلانی کەم هەفتەی جارێک بەرنامجێکیان هەبووە لەسەر ژیان لە چی لە ئەوروپا ئەم گەنجە موسڵم حتا نەتەوەکان چۆن ئەژین بۆی کە خەڵکی لە هەرێمی کوردستانە دەرسیان لێ وەربگرن یاخود لە لایەکی تر بۆ نمونە کوردەکان ژیانیان چۆنە کێشەکانیان چیە کێشە کومەڵاتەکانیان چییە زەڕور کە فعلەن ینی ناو و دەرەوە هەردووکی ڕابتکەین بەیەکەوە. بە بۆنەی ساڕۆژی دامەزراندنی کەناڵی پەیامەوە پیرۆزبایی لە بەڕێوەبەر و ستاف و کارمەندانی کەناڵەکە دەکەم خوای گەورە موفەقتان کا سەرکەوتوو بن ئینشاڵڵا. بەگشتی بەرنامەکانتان زۆر باش و بەپێزە هیوادارم بتوانن لایەنی سۆسیال میدیا بە قووەتترکەن چونکە بەڕاستی ئەمە لێرە وەکو کوردانی تاراوگە زۆر کات ناتوانین ڕاستەوخۆ بەرنامەکان ببینین بەڵام ئەگەر لایەنی سۆسیال میدیاتان بە قووەت بێت ئێمە دەتوانین لە ڕێی سۆسیال میدیاوە بەرنامەکان ببینین. پێشنیارم بۆ بەڕێوەبەری کەناڵ ئەوەیە پامێرەکانیان لە شار و شارۆچکەکانی کوردستان زیادکەن هەروەها لە ئەوروپاش بە تایبەتی بەریتانیا هیچ پامێرێکیان نیە هیوادارم پامێریشان هەبێ لێرە و ئەو شتە جوانانەی کە لێرە هەیە بگوازرێتەوە بۆ وڵاتی خۆمان. ئێمە وەکو ڕەوەندی کوردی لە تاراوگە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی کەناڵی پەیامەکەین بە بۆنەی دامەزراندنیەوە
دەستخۆشی لە بەڕێوەبەری کەناڵ و سەرجەم کارمەندانی کەناڵەکەکەین. بەگشتی بەرنمەکانیان بەرنمەگەلێکی سوودبەخشن، بینەری بەرنمەکانیانین. بە تایبەت یەکێ لەو بەرنامانە ئاوەدان بێ کاک پەیوەند پێشکەشیەکە دەست و چاوی خۆش بێ. طبیعی ئەمڕۆ لێشاوێکی ئەعلامی ترسناک ڕوبەڕووی گەنجانمان بووتەوە، کللتوریان شێوانوین و کللتورێکی نامۆ لە پۆشاک، لە شێوازی قسەکردن، لە هەموو جوڵە و حرکاتێکی جیلی کوردیان تێکداوە بەڕاستی. بۆیە پێویستە پەیام بیر لەوە بکاتەوە بەرنمەیەکی هەبێ بۆ بەرەنگار بوونەوەی ئەو لێشاوە ترسناکە کە ڕوبەڕووی گەلەکەمانە بێتەوە. پیرۆزبایی لە دامەزانی کەناڵەکەتانەکەن هیوای سەکەوتنان بۆ ئەخوازیین. بە بڕوای من بابەتی خێزانی ئەمڕۆ زۆر گرنگە برەوی زیاتری پێ بدرێت، چونکە ئەو گەلوونەتەوەی کە خێزانەکەی هەڵوەشایەوە کێشە و مەشاکیلی کۆمەڵاتی زۆر بۆ دروستە بێ، وەکو ئێستاش دیارە لە ڕاگەیاندەکانشە دیارە. لەبەرەوەی کۆمەڵێک ڕاگەیان ئەمڕۆ کار لەسەر هەڵبژاردنەوەی خێزانەکانەکەن. ئێوەش ئەگەر بتوانن لەم ڕێگەیەوە زیاتر برەو بە پەروەردەی خێزانی بن زۆر زۆر باشترە. من وە کوردێکی تاراوگە لەم ڕۆژەدا پیرۆزبایی خۆم ئاراستەی کەناڵی پەیامەکەم، پیرۆزبایی لە کارمەندان و بەڕێوەبەری کەناڵەکەکەم هیوادارم سەرکەوتوو بن و پەرە بدەن بە بەرنامە و پرۆگرامە زانستیەکان بە تایبەتی بۆ کوردانی تاراوگە. کارێکی زۆر گەورەتان کردو و لە پێشیشتانە، چونکە ڕاگەیاندنی ئیسلامی دەورێکی زۆر گرنگ ئەبینێت، وەکو چۆن لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەزری کوڕی حارث بۆ دژایەتیکردنی پێغەمبەری خوا 1400 کیلۆمەتری بڕی هات بۆ حیرە بۆ ئەوەی لەوێ حیکایەت فێری و گەڕایەوە لە چکار پێغەمبەری خوا بانگەوازی کرد ئەم دژی ڕاوەستا. ئێستا کوردستانی ئێمە دنیای نوێنەرەکانی دەست نەزری کوڕی حارث ڕاگەیاندنی چاواشەکار بەو خەڵکەی هەڵێن. خەڵک لە دین دوورەکەنەوە. ئێوە کارێکی زۆر گەورەتان لە پێشە، خی گەورە پاداشتان باتەوە. پێویستە پەیامی خوا بۆ خەڵکی ڕوونکەنەوە و وەلیتەستەبینە سەبیل المجرمین، ڕێگەی مجریمەکانیش بۆ خەڵکەکە ڕوونکەنەوە. ئومێدم وایە لە داهاتوە زیاتر چاوتان لە خەڵکی موسڵمانانی ئەوروپا بێ، کار و چالاکی زۆریان هەیە بۆ ئەوەی موسڵمانیان خۆیان پێی دڵخۆش بێ. بۆ من هەر لە کوردستان بەریتانیا زار لە 35 مزگەوتی کوردی تایە هەمووی خزمەتی جالیەی کوردی ئەکات. من لەم ڕۆژەیە پیرۆزبایی گەرمی خۆم ئاراستەی بەڕێوەبەر و تەواوی کارمەندانی پەیامەکەم، داواکارم لە خوای پەروەردگار سەرکەوتویان بکە، خۆڕاگریان پێ ببەخشێ بۆ ئەوەی زیاتر دەنگ و ڕەنگێکی حەق و زوڵاڵ بن بۆ خزمەتی مسلمانان و خەڵکی بەژمێنەتی کوردستان. پێم وابێ ئەگەر جاران بوونی پەیام سونەت بێ، ئێستا لەم حاڵ و زروفەیە بەڕاستی بوونی پەیام فەرزیەتێکی حتمیە، زۆر گرنگە بەهێز بکرێت، چاک بکرێت، پاک بکرێت. من وەکو کوردێکی دانیشتووی بەریتانیا ئەمەوێ پەیامی پیرۆزبایی خۆم بگەێنم بە کەناڵی پەیام بە بەڕێوەبەر و کارمەندانی دەستخۆشیان لێ بکەم. بەڕاستی جێدەستیان دیارە و بەراورد بە کەناڵەکانی تر زۆر پێشکەوتنی پێوە دیارە و هەروەها ئەشمێ بەڕاستی پێشنیارێ بکەم کە زیاتر بەرنامەی گەنجانمان پەرەی پێ بدەن کە بتوانن وەکو لای خۆیان ئاشکرایە و لای هەمووشان هەر ئاشکرایە چەنەها کەناڵ هەوری داڕخانی بەڕاستی گەنجەکانمان دەدەن. من وەکو کوردێکی تارەوگە پیرۆزبایی ئاراستەی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ هیوایە سەرکەوتو من لە کارەکانیاندا و ئیشی جوانتر بەڕێوە برن و هەروەها پێشنیاری ئەوەمان هەیە کە بتوانن ئیش بکەن لەسەر پەروەردەکردنی مناڵ و خێزان و گەنجاندا بۆ ئەوەی کاری جوانتر ئەنجام بدەن بۆ هیوایم سەرکەوتوو بن لە کارەکانیاندا. لێرەدا و بەم شێوەیە کاتمان نەماوە بۆ ڕووماڵەکەمان لێرەدا بە پایان گەشتین بەو هیوای کە گشت بڕگە و بابەتەکانمان جێگەی ڕەزامەندی تەواوی ئێوەی خۆشەویست بوو بێت بەو هیوای کە ساڵی داهاتوومان و لە سبەینەوە کارەکانی کەناڵی ئاسمانی پەیام زیاتر و بە پێستر بێتە شاشەکانی گشت ماڵەکان لە هەرێمی کوردستان لە هەر جێگەیەک بێت. ئیشاڵڵا گشت کارەکانیش
خی گەورە لە ڕووی ئاینیشەوە خی گەورە لێمانی وەرگرت بێت چونکە بێگومان لە چاو زۆربەی دەستگا میدیایەکانی تر کارمەندان و گشت ئەوانەی ڕۆڵیان هەیە لە سەرخستنیم کەناڵەیە بەشێکی ئەوەی تیا هێشتۆتەوە ئەمەوێت لێرەدا کارزان زۆر سپاسی تەواوی کارمەندانی بەشی کۆنتترۆل یەک بە یەکیان دەستیانە گوشم هەروەها بە تایبەت ئەم دوو هاوکارەمان کاگا بەکر عومەر و کاک نەجاح کاک نەجا محەممەد کە لە پشتی کامێرۆ زۆر هیلاک بوون 3 سەعات بە پێوە وەستاون سپاسیان دەکەین بەتەکید وە منیش جارێکی دیکە پیرۆزبایی لە هەوادارانی کەناڵی ئاسمانی پێیان دەکەم بەو هیوای کە ئەم ڕیتمەی کە لەسەری ڕۆیشتۆ پێیان لە ساڵانی ئایندەدا پیشەیانەتر و ئیتیکیانەتر لەسەر ڕیتمی خۆی بڕوات و ئەم ڤیتیانی کە پێشتر بینیتان ڕای شەقام لەسەر ساڵانی ڕابردووی وەرگیراوە پێیان لەسەر ئەم هەنگاوانە سوورتر بێت و لەبەرەی گەل و شەقامدا بمێنێتەوە ماوەسە سالار باسی ئاینت کرد ئێمەش ئەم بەرنمەیەمان بە پایان گەیشت بەڵێ يوم نطوي السماء كطي السجل للكتب ئەمەش ئەم بەرنامەمان پێچایەوە بەخوای گەورە میهرەبانتان دەستپێرین بە هیوای کاتیش خۆش بۆ گەشتلایەک هەر شاد بن بەختەوەر خواتان لەگەن دەست خۆش